بەڕێزان لە هەرکوێم سڵاوتان لەبێت. ئەزانم لە ڕێگەی سۆشیال میدیای ڕوودا و ئەزانن کە گفتوگەکەم تایبەتە بەوەی بۆچی خەڵک متمانەی بە پەرلەمانی وڵاتەکەی نەماوە لە هەرێمی کوردستان. بەڕاستی ناکرێ ساڵ لە دوای ساڵ کێشەکان پەنگ بخۆنەوە، بەڵام بەڕازگۆیانە و ڕاشکاوی قەتماغی برینەکان هەڵ نەدەینەوە و بابەتە ئاستیارەکانی کە پەیوەندی بە ژیانمانەوە بە قسەیان نەهێنین. بۆیە جارێکی ترە پرسمەوە بۆچی خول لە دوای خول متمانەی خەڵکی بە پەرلەمان کەمترە بێتەوە؟ ئایا بە چه پێوانەیەک حزب لەم وڵاتەدا خەڵک بربژێرەکات؟ ئەی خەڵکی ئەم وڵاتە بە چه پێوانەیەک دەنگ دەدات؟ ئایا پارتی وەکێتی بەڵێنەکانی پێشویان جێبەجێ کردووە تا داوای دەنگی تر بکەن؟ گۆڕان ئەو هەموو بەڵێنەیاندا چەندیان جێبەجێ کرد؟ ئیسلامیەکان کە لە چەندین کابینەی ئەم وڵاتەدا بەشدار بوون کوا بەڵێنەکانی هەڵبژاردنیان؟ ئەو پەڕۆشی خەڵکی بۆ کوێ چوو کە بەیانی زووی ڕۆژی دەنگدان بیرتان دێ دیمەنەکانتان لەبەر چاوە کە خەڵکی بە کۆڵ دایکە بە تەمەنەکەی و باوکە بە تەمەنەکەی بر بۆ سەر سندوقەکان. بۆ کوێ چووە پەڕۆشیە؟ بۆ خەڵک گەشتە ئەو باوەڕێی کە دەنگدان هیچ لە ژیانی ناگۆڕێ. ئەی باشە دەنگنەدان چ شتێک لە ژیانی خەڵکی دەگۆڕێ؟ ئایا ئەندام پەرلەمانی کورد دوای دەنگدان دەنگدەرەکانیان لەبیر دەمێنێ؟ ئایا هیچ نەبێ لە بازنەکانی خۆیان دوای خەم و پێداویستی دەنگدەرەکانیان کەوتون؟ چی بکرێت کە جێگایەک بۆ خەڵکێکی ئەکادیمی شایستە لە پارلەماندا دابین بکرێت؟ چونکە بە بڕوانامە و توێژینەوە زۆر زەحمەتە بگەی بە پەرلەمان. پەرلەمان یاسا دەردەکات و پێویستی بە خەڵکی ئەکادیمیە. ڕەوایە لیژنەی کشتتوکاڵی پەرلەمان دکتۆرایەکی کشتتوکاڵی تێدا نەبێ؟ ڕەوایە لیژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان ئەندازیارێکی تێدا نەبێ؟ چۆن دەبێت لیژنەی نەوت و غاز دوو پسپۆڕی نەوت و غازی تێدا نەبێ یان ڕایۆشکاری تایبەتمەندیان نەبێ لە دەرێ؟ ئایا بۆچی لە بەغدا کەسایەتی باڵای حیزب و سیاسیە دیارەکان خۆیان بربژێرەکەن؟ بۆ لای ئێمە ئەوەی ناو و نفوز و خەبات و کارکتەرێکی گرنگی هەیە پێیان عیبە بچنە پارلەمان؟ ئایا پارلەمان ئەوەندە دەستگایەکی کەم و بچکۆلەیە یان لەبەر ئەوەیە کە پارە و دەسەڵاتی تێدانە؟ ئایا بۆ لە خولی یەکەمدا چەندین سەرکردە و دکتۆر و سەرکردەی عەسکەریە وڵاتە بوون بە ئەندامی پەرلەمانەکەمان؟ بۆچی ئەم عورفە گۆڕا لە خۆڕا؟ ئەی بۆ هەندێک پەرلەمانتار هێمای ڕاست و چەپ بەسەر هەموو شتێکی حکوومەتی ئەم وڵاتەدا دەهێنن، هەندێکیشان بە پێچەوانەوە ڕێک ئەگەر تایتڵەکەیان نەبینی وا ئەزانی ئەمانە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانن. ئەمانە ڕای شەخسی خۆیانە یان پەرلەمان لەم وڵاتەدا بە تەواوی ئاوێنەی حیزبە نەک ئاوێنەی گەل. بۆ ئومێدەم کە بتوانم ئەم شەو وەڵامی بەشێک لەم پرسیارانە بۆ ئێوە وەربگرمەوە، چونکە بەڕاستی لە وەڵامی تەنیا یەک پرسیارمدا لە سۆشیال میدیای ڕوودا و کاڵەم خەڵک بۆچی متمانەی بە پەرلەمان نەماوە 1200 کۆمنت نووسراوە. بەڕاستی بەشێکی زۆریان ڕان، بەشێکی زۆریان سەرنجی بابەتین، جنێ و تەشیر و قسەی لابەلانین. بەڕاستی ئەمە پێویستە سیاسیەکان ئەو کۆمنتانەی خەڵک ببینن هەڵوێستە لەسەری بکەن. ئەگەر بە دوای دابەشکردنی دەسەڵات و بە دوای چاکردنی ئەم وڵاتەوەن، ئەگەر ئەشتانەوێ هەموو شتەکان چۆن هاتووە هەر ئاوا بڕوا، نەگوێ بگرن نە هیچ بخوێننەوە، چۆن هاتووە بە هەروە بڕوا. ئەچمە لای میوانەکانم، بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ هەموو لایەکان. کاک جعفەر بەخێراتن سەر چاوم، زۆر خۆشحاڵم دکتۆر بەخێربی، مامەستا هاوڕێ زۆر خۆشحاڵم بەخێربی، سەر چاوم سەرسەرم بەخێر بن سەر چاوەکانم. کاک دکتۆر سەروەر، دیارە بینەرانی بەڕێز من دیدارێکشم لە دەرێک کردووە کاک عەدنان موفتی سڵاو و ڕێزی بۆ جەنابەت هەبوو، بۆ ئێوەی بەڕێز هەبوو وەکو سەرۆکی پێشووتری پارلەمان گفتوگویەکم لەگەڵا کردووە، ڕاو سەرنجی ئەویش حەزیە کردبێتە ستۆدیۆ لەگەڵتانە بێت. بە تایبەت سڵاو و ڕێزی بۆ جەنابەت هەبوو، بیر و ڕاکانی ئەویش ئەگوێزمەوە سەرچاومان. بینەرانی بەڕێز بزانین کاک عەدنان موفتی لەسەر هەندێک لەو پرسیارانەی کە ئاڕاستەم کرد چی ئەفەرمێ. سەیرێکەکەین و ئێمە دەستەکەین بە گفتوگۆکەمان. دیارە دکتۆریش
بە هەمان شێوە ئەزمونێکی قوڵی هەیە هەم لە سیاسەتا هەم لە مەسلەی ئیدارەدانی پەرلەمانە ڕاو سەرنجەکانی ئەویش بۆ من گرنگە هەموو پیاوێکی سیاسی هەموو پیاوێکی ئەکادمی کاک دکتۆر سەروەر دیسان لەسەر لە پەرلەمانە ئەندامی پەرلەمان بووەوە لە ڕێکخراوەکەیە لە بەڕاستی لە ئینستیتوتی پێی ئەمانەی کەیبینن هەمووی راپۆرت و هەمووی عینە و هەمووی توێژینەوەی تازەیەوە ڕقم و داتای تازەی لەلایە و مامۆستا هاوڕێ وەکو ئەزمونێکی باش لە بواری هەڵبژاردن لە هەمان کاتدا وەکو یاساناسێک ئەویش دیسان قسەی جیاوازی هەیە لەسەر چۆنێتی زیاتر کاراکردنی پارلەمان و دروستکردنی متمانەیەکی قوڵتر لە نێوان خەڵک و پەرلەماندا چونکە بەڕاستی ئەو متمانەیە نازانم ئینستیتوتی پێی چی دەڵێ بەڵام پێش ئەوەی ئەوانیش پێیان پێ بردبێ خەڵک پێی پێ بردووەکە ئومێدەکە لاواز بووە با بەقوەتی بکەینە و ئومێدەک دروست بکەین هیوادارم ئەم بەرنامەیە خزمەتە گۆمدایانە بکە فەرموو ئەخبارت وڵا باشم سپاس زۆر دەمێکە ئەمەوێ بێم بۆ لاو بەڵام بوتم با هەم زیارەت و هەم بەرنامە بێت بەخێر بەڵام خۆزە لای کتێبخانەکەت نەوەستین پێشەوەی بڕۆین دانیشێن وڵا ئەوە بەشێکی کتێبخانەکەمە ئەوترین بردیتە ئەوەی ماری با پیر با بڵین باوکم ینی کتێبخانەکەت گەورەیە ئەوە بەشێکی لەگەڵ خوێندنەوە چۆنی زۆر باش زیاتر چه بابەتێکی لەخۆگرتۆ کتێبخانەکە وەڵاهی تێکەڵا تاریخە فەلسەفەیە ڕەنگە بەهۆی کاری پەرلەمانی ڕابردووە حەزە لە بابەتی قانونی شەبێت قانونیش هەیە بەڵام زیاتر ئێستا لەو مەرحەلەدا ڕۆمان دەخوێنم کە ئاثارە هینی باسی تاریخیش تێدا بکرێت وەکو عەرەبیەکانە ئەمین مەعلوفە یوسف زێدانە ئەوانەی تریش وردەورە ڕۆماننووسی باشیش لە کورد و گەنجی کووردا هەڵکەوتووە حەزەکەم لەگەڵ ئەوانش ڕەنگە خۆش سەر و سەودا و لەگەڵیان هەبێ ینی بێزی لە دوای کاک بەختیار کۆمەڵی ڕۆماننووسی تری باش هەیە گەنجن بەڵێ حەزەکەمانش بخوێنیتەوە خۆشحاڵم هاتمە ماڵەکەت و سپاس بۆ پێشوازن لێرە دانیشن ئەمە ئێستا حالیان ئەلکسەندەر دۆغین ئەوە هینە فەیلسوفێکی رووسیا عقلی هینی بۆ پۆتینە دەمێ بزانم پۆتین چۆن بیر دەکاتەوە ئەوە گوتیان ئەوە باشترین کتێبە کە هەم فەلسەفەکەی باز دەکاتن هەمیش متەرجمەکە ناسیاومە برادەرمە بۆی نردوم حەلی بەدر کاک عەدنان فەرموو دانیشتە خۆت عادەتی لەکوێ دانیشیت فەرقی نییە ئێرە دانیش فەرموو باشە کاک عەدنان شکر باشی تەندروستی خێر بێ باشی زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر دەمێکە دەرناکەوینە لە ئیعلام نە قسەکردن بووە دوورە پەرێزی لە ئیعلام و ڕاگەاندنەکان بەخوای ئەسباب زۆرەوە حاڵ ئێستا تۆ منت ئیقناع کردەوە بەخێر بێ سەر چاوان کامێراش بێنە بۆ هەرە هاتم خۆشت ڕێزت هەیە ئەوەن ڕێزت هەیە پیاوەکی باشی ئەو سەرکەوتووی و جمهورێکی زۆریشت هەیە سەلامت بێ خێر بێ سەر چاو من هەندێک میوانی ترم هەیە لەسەر پارلەمان قساکەین ینی بە حکمەوەی بەڕاستی نازانم لە چه دەرگاکەوە بدوێنم بڵین نایبی سەرۆک وەزیران بۆی وەزیری دارایی بووی زۆر پۆستت بینیوە لە حکومڕانی کوردیدا و الحەمدولله لای خەڵکیش تا ڕادێکی زۆر مەقبولیت چی خۆیانم بەڵام من باسی پەرلەمانەکەم ئەم جارە حەزم کرد بە سەراحەت هەندێک شت لە زاری تۆشەوە ببیستم بۆچی کاک عەدنان هەڵبەتە خۆشە تێبینی و کردووە خۆت بڵین پەیوەندی کۆمەڵاتیت بەهێزە لەگەڵ خەڵک بۆچی خول لە دوای خول میلەتی ئێمە ئومێدیان بە پەرلەمان کەمە بێتەوە بە دەنگیان کەمە بێتەوە هۆکارێکی زۆر هەیە بەڵام هۆکاری سەرەکی حزبە سیاسیەکان بەڕاستی لە خولی یەکەمی پەرلەمان ژمارێکی بەرچاو لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کە بەشدار بوون لە شۆڕش و خەبات و مادی بوون و هەروە ئەزمموی جیاجیاشان هەبوو لە بوارەکان بوون بە ئەندامی پەرلەمان و ئەوانە لە خوڵەکانی دوانتر ئەو نسبەیە کەم بووە ینی خول دوای خول ئەهەمیەتی حزبەکان بۆ پەرلەمان بەڕێی من کەمتر ئەهمیەتیاندایە ئەوانە و ڕاستیدا ڕۆژگاریش تاسیری خۆی هەیە لە ئەوروپاش وایە تەماشا بکەیت بێدایەتی دامەزرانی پەرلەمان هەم دەور و کاریگەری هەم پێشوازی خەڵک بۆ دەوری پەرلەمان زیاتر بووە بەڵام
لەگەڵ ساڵان کە تێدەپەڕیتن دەورەکە دەگۆڕێتن بەحقت لە زمانی ما خەڵک ینی ئومێدی زۆر بوو بەڕاستیدا فەرقی هەبوو لەگەڵ ئێستا و هینوانە لەبەرەوە خەڵک چاوەڕوانی زۆر شتی باشی دەکرد و دوو ئیدارەکە یەکتریان گرت لەو هینەدا عێراق بوو بە خاوەنی دەستور و فیدرال لێت ئیقرار کرا وەزی اقتصادی باش بوو هاوکارێکی باشش هەبوو لە ڕووی یاسایی و لە ڕووی داڕاشتنی یاساکان و هینوانە بۆیە دەتوانم بڵێم ئەو خولی یەکەم و دووەم بە تایبەتی خولەکانی تریش هەرێکە بە جۆرەی خۆی دەوریان بینیوە سە خەڵکێک هەیە دیارە من و تۆ هەردووکمان لایەنگری خەباتی پەرلەمانین و پەرلەمان موسسەیەکی تەشریعی و کاریگەرە لە هەر دەوڵەتێکە لە هەر وڵاتێکە کە بە ئاراستەیەکی یاسایی و دەستوری بڕوە بەڵام خەڵکێکەڵێن باشە بچم و نەچم بۆ دەنگان چی لە ژیان مەگۆڕێت یعنی بەو ڕادەیە بەڕای تۆ پەرلەمان بێ ئەهمیەت بووە کە هیچ شتێک لە ژیانی خەڵک نەگۆڕێ نا پەرلەمان ئەهمیەتی هەروە خۆی هەردەمینێ ڕاستیدا دەوری هەیە لەبەرەوەی ئەو دەورەی کە بۆی دانراوە گرنگن لەلایەکەوە داڕاشتن و دەرهێنانی یاسای پێویست بۆ کۆمەلگا و پێشخستنی کۆمەلگا لەلایەک چاودێریکردنی کارەکانی حکوومەت بێت چاودێریکردن و حکوومەت ئەگەر نەزانێت کەسێک هەیە چاودێریتی متابعی دەکا دەستنیشانی هەڵەکانی دەکا ڕەنگە هەڵەیان زیاتر بیتن هەروە بودجەی ساڵانە کە بە پێی یاسا دەبێت پەرلەمان ئیقراری بکە پەسەندی بکاتن ئەمەش پێویست دەکاتن بە تێروودەسەری ئەندامانی پەرلەمان تابەتی لوژنەی دارایی و لوژنەی قانونی پێدا بچنەوە ئەوەی لە بەرژەوەندی خەڵکدایە دەوڵەمەندی ئەو پرۆژەیە بکەن بەڵام خەڵک کە ینی ناچێت بۆ دەنگدان بەڕای من ینی کارێکی باش نییە لەبەرەوەی بێ ئەهمیێت وەرگرتن نەچوون بۆ دەنگدان بۆ شوێنێک بۆ جێگایە کە مەسیری تۆ وەکو فەردێک لەو کۆمەلگایەدا بتەوێنێتەوە بچی نەچی ئەو پەرلەمانە هەور دەور دەبینیتن لەوەی کە بەشداری بکاتن یاخود مەسیری تۆ بەوی دەبەستێتەوە لە دەرهێنانی یاسا لە قەرارا لە قانون بەرەوە من ڕێیم وایە هەمیشە لەبی هاوڵاتی بەشداری هەڵبژاردن بکاتن و ئەو لایەنەوە ئەو کەسە دەستنیشان بکاتن کە پێی وایە بەرنامەکەی لەگەڵ ویستی خۆی لەگەڵ ئاواتی خۆی باشە بەس ژیانی سیاسی ئەمە بە بەرنامەی حیزبەکان ئەچێ بەڕێوە یعنی من بیرم دەجارە لە پێشەکی بەرنمەیەکمان دیارە ئەم قسانم بۆ ئەوەیە کە خەڵک بێ ئومێد نەکرێت یعنی بەڕاستی بە 50 حیزبی ئەوروپی جورئەت ناکەن بەقەدەر حیزبێکی گچکۆکەیە حیزبێک لە حیزبە گەورەکانی کوردستان بەڵێنی ڕەنگاوڕەنگ بە خەڵک بن ئەمە یەکێک لە سەبەبەکانی بێ ئومێدکردن نییە کە قابلی تحقیق نییە و هەموو بەڵێنە بەڕاستی هەمیشە من لەم ئینسان بەڵێنێک بدات چ لەسەر مستەوای شەخسی چ لەسەر مستەوای حیزبی دەبێت ئەوە پێشە شتێک هەڵسەنگان بکە ئەو بەڵێندانە قابلی جێبەجێکردنە دەتوانێت جێبەجێ بکە ئەگەر ناتوانێت جێبەجێ بکاتن نابێت نە درۆ لەگە خۆی بکە نەگەل خەڵک بکە ئەگەر خوا نەخواستە نەشی توانی ئەبێ لەو ماوەیە کە داینا ئەو بەرنامە جێبەجێ بکە بۆی نەکرا ئەبێ بە خەڵکەی بڵێتن بۆچی بۆی نەکراوە بۆی خەڵکەکە دوار ڕۆژ محاسبەی دەکاتن و پرسیار دەکەن ئەتۆ مەسەرەن بڕیار دابوو باج کەم بکەیتەوە یانە بڕیار دابوو هەلی کار زیاد بکە یان بڕیار دابوو موچە زیاد بکەی کە بۆت نەکرا خەڵک لەبیری ناچێتن دێتەوە لە پاشە لە ئەوروپا بە تایبەتی ئەو شتانە زۆر گرنگە لە دەنگدانی داهاتوودا خەڵک هەڵسەنگاندن دەکات بۆ ئەو بەڵێنانەی ئەو حزبە ئەو شەخصە داوێتی ئەگەر فەشەری هینابیتن و یاخود جێبەجێ نەکردبیتن بەوای کۆتایی دێتن دەنجی پێ نەدەدێ گۆرانکاری دێتە پێشەوە ڕاستی پێ بڵێم ئێستا خەڵک واوەتر لەوە شەڕوا لە مەسەلەی دەنگ نەدان یا دەنگان خەڵکێکەڵێ حیزبەکانی کوردستان تەنانەت لەسەر ژماری کورسیەکان لە ژوورە تاریکەکانە لە نێوان خۆیانە ڕێکەوتون ئەمە ڕاستی تێدا نەخێرەوە ڕاست نییە ینی من ئەوەندەی من بزانم هیچ ڕێککەوتنێک پێشی هەڵبژاردن نەکراوە و ناشکرێ ڕاستینە ململانەکە ئەوەندە توندا کەس بۆ کەس ڕازی نابیتن بۆ هینە تەقسیم بکرێت بەڵێ لە
2005 هەڵبژاردن 2005 لەبەرەوەی یەک لست بووین ئەوە جیاواز بوو یەک لست بووین لەبەرەوە ژمارەی کورسیەکانی یەکێتی و پارتیکە وەختی دوو حزبی سەرەکی گەورە بوونی نەگۆڕان دروست بوو نە ئەحزابی تر هەبوو نەنەوەی نوێ هەبوو ئەوە کورسیەکانیان دابەش کردبوو بە لیستێک دابەزین بەڵام کە بە لیستێکدا نەبەزن ئیمکانی ئەوەی نییە ڕێککەون لەسەر کورسییان ئەمەمانەوەی هیچ هەڵبژاردنێک نەکراوە ئەگە هەڵبژاردنیشی پێویست ناکاتن بەڵام لەگەڵ ئەوەشدا هەتا کە یەک لیستش بوون ناکۆچی هەرا بوو لە بینی فراکسیۆنی یەکێتی و پارتیدا و لەگەر هەروە ئیسلامیەکانیش هێنوانە من پێم وانییە ڕێککەوتنە بیتن بەس دوو مشکلی گەورەمان لە کوردستاندا هەیە هەمیشە کۆچ بن یەکەمیان فەرهەنگی هەڵبژاردن لە کوردستاندا تازەیە هەڵبژاردنی کە دەڵێم نەک بە سیستەمی حکوومەتی بەعز کۆن کە 100% بەشداریان دەکرد و هەموو ئەوانی دەرەچن دەست نیشان دەکران ئەمە یەکەم دووەم چییە؟ دووەمیش ئەوەیە هیچ حزبێک ئامادە نییە پێشەچی دای نابێتن کە خۆی دەدۆڕێنێتی یا کەم دێنێتن بۆیە کە ئامانجی ئەنجامی هەڵبژاردن بڵاو دەکرێتەوە تەماشاکە هەر هەموو گلەیان هەیە ئیتهام یەکتر دەکەم بە تەزویر ناڵێم پێشەرکاری نییە یاخود تەزویر نییە بەڵام ئەوە ڕەبتی نیە حتا ئەگە تەزویریش نەبیتن هیچ 100% ئەوەی دۆڕاوێتی وەکو وتم فەرهەنگی هەڵبژاردن لە ئەوروپادا ئەوەیە تۆ نەتائیجی هەڵبژاردن قبول بکەیت ڕۆژە لە ڕۆژان وەکو جێگری سەرۆگۆزیران وەکو سەرۆکی پەرلەمان بیرۆریەکانت بنووسیتەوە داننی بەوەی کە لە هەرێمی کوردستان هەڵبژاردنەکان نەزیه بوون یان لەوەش هەڵبژاردنەکان خراپتر بوون کە بەردەوام حیزبەکان لە بینی خۆیان نادوای ئەنجامگیریەکانە ئێڵێن بەیەک زانێ هەر خولێکی هەڵبژاردن جیاوازە دەویتر لە خولی یەکەمی هەڵبژاردن بەڕێی من نەزیک بووم بەڵام پێشێرکاری هەبوو پێشارکاریەکە لەوە بوو ئەو حەبرێک کە بەکار دەهات دەسڕایەوە دەبەرەوە کەسێک کە دەچوو دەنجی دەدا دەچوو دەیسڕێەوە جارێککە دەنجی داوە و خەڵکەکە تێنووی ئەوە بوون بەشداری هەڵبژاردن بکەن دنیایکی تازە بوو بۆیە وەختیش کەم بوو خەڵک هەموو نەیتوانانی دەنگ بدەنەوەوانە ئەوە پێشەرکاریەکە لەوە دەهات کە فەردەکە نەک حزبەکە حبرەکە دەسڕایەوە دەچێت دەنگی دەدا لە 2005 یەک لست بوو پارتیەکی یەک لست بوو هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بۆ پەرلەمانی کوردستان بوو بۆ پارێزگاکانیش بوو بۆ پەرلەمانی کوردستان و هی عێراق هاوکاری یەکتریش هەبوو هینەوانەکە بۆ پارێزگاکان پێشەرکاری زۆر بوو و باس لە تەزویریش دەکرا بەڵام ڕاستیەکەی من دەشنووسم ئەوە نەبی لێ بترسم بەڵام خۆم شێوەی تەزویرەکە نازانم چۆن بوو هەرێکە بەنەوە ئەکباس بەڵام هەڵبژاردننی بە درێژایی تەمەنت لە کوردستان ئەوە پێنج خۆلا هەڵبژاردننی لە 100% نەزیهت نەبینیوە نا 100% نەزیه ناشی بینی زەحمەتە ینی لەبەرەوەی وەکو وتم تاکە کەسەکەش ئامادەیە کە پێشەرکاری بکە لە پێناوی حەزبەکەی خۆی ئەو فەرهەنگە نییە ئەو سەخافتە نییە و ئەو کۆمەلگان بەدەنیە کە خەباتی بۆ دەکەین دانەمەزراوە هەتا ئێستاکەش ئەو کۆمەلگان بەدەنیە کە وەکو بڵێ لە ئاسایشی خەڵک ئەمنیەتی خەڵک لە حکوومەت بیپارێزی نەک حەزبەکان هەتا ئێستاکەش حەزب دەوری کاریگەری هەیە ئاسایی دوو ئاسایشە پۆلیس دوو پۆلیسە بۆی خەڵکەکە ئیتمێنانی نابێتن بۆ دوا ڕۆژی خۆی ئەگەر حەزبەکەی زای بیتن لەوەوە ئەو ناکۆچانێک کە دێنە پێش بۆ هەڵبژاردن لەوە هاتووە ئەگەر بێت و بگەینە کۆمەلگایەکی مەدەنی پێشەرکاری یاخود تەزویر کەم دەبێتەوە باشە ئەگەر ئێستا کاک عەدنان موفتی دەسەڵاتی ڕەهای هەبێت بچێتەوە پارلەمان ئەزانم بە پێی قانون ناکرێ بەڵام ئەمە پرسیارەکە وەکو گریمانە ئەو 111 ئەندام پەرلەمانی کە هەمانە لە سەدا چەندیان ئەنێریتە ماڵەوە پێ دوایە کواڵەتی ئەویان نییە کە نوێنەرایەتی گەلێکی بەشمێنەتی وەکو کورد بکەن بەڕاشکاوی جا بەڕاشکاوی چی دەگوترێتن تا من ئەوە باس بکەم ئەوانە نەگەریان ئیشم نەکردێت تاوەکو بڵێم بەڵام دەیبینیت سەرۆکی پەرلەمان بۆی متابعە دەکەی هەندێکیان دەوری خۆیان بینیوە
لە قسەکردنەوە هینوانە بەڵام کێشە دەوەدا نییە ئایا ئەو ئەندام پەرلەمانە ئیمکانیەتی هەیە یاخود بوێرە یاخود سەقافەتی زۆر و هینوانە کێشە لەناو حزبەکاندایە حزبەکان هەندێک جار کۆچ بن لە بەردەم ئەندامانی پەرلەمانی شایان ڕێککەوتن ئەگەر نەکرێت لە بینی حزبەکان یاخۆ ئیرادەیەکی حزبی نەبیتن بۆ دەوری پەرلەمان زیاد بکاتن ئەندام پەرلەمان پابەندی حزبەکەی خۆیەتی تاک بەڵام ئەمە تەندروستە لە ئەوروپاش ئەندام پەرلەمان ئەندامی حیزبە بەڵام لە هەندێک هێڵی گشتی لێ دەربچێ بەڕاستی خۆشی کارکتەرە خۆشی ڕەئی هەیە خۆشی نەئی هەیە خۆشی پێشنیاری هەیە وەنیە؟ ینی ئەفم بکەیت لەوەدا من تەجربەی خۆم من کەوتم ئەو وڵاتانی پێشکەوتووان نییە پابەندی بریاری حزبی خۆیان بەڵام لە چ جەویەکدا دەژین ئەو کۆمەلگا مەدەنیە دروست بووە قانون سەروەرە پۆلیس عێلاقەی نییە بە ئیتیمای حزبی هینوانە ئاسایشی هەموو لایەک وەکو یەکە بۆیە حەزب کە بەرنامە دائەنێتن ئەندامەکانی پابندن بەو بەرنامە کەسێک ناتوانێت لە هیندە بچێتن لە 2007 بوو ئێمە داوت کرایان لە بریتانیا لەلایەن وزارەتی خارجیەوە سەردانی پەرلەمانیشمان کرد و خەڵکەکی زۆرمان دوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان دانیشتێکمان کرد پێچگە لە دانیشتەکانی تر من پرسیارێکم لێ کرد ئێمە هەموو فراکسیۆنەکانی خۆمان بەشدار بووین پارتی یەکێتی و یەکگرتو و شوعی وەنی ژن وتمێوە دەنگدان چۆنە لەلاتان چۆن دەنگەدەن وتی ئێمە ینی لە ڕاستیدا کە دەچینە هەڵبژاردن کۆمەڵێک پرۆژەمان حاضر کردووە لە ئەو بەڵێنانەی کە داومانە بە خەڵک بڵێنمان داوە مەسەن بۆ نمونە باچکەم بکەینەوە بڵێنمان داوە لە شوێنێکە هەلی کار زیاد بکەین و یا لە شوێنێکە قەراراتی پێویست جێبەجێ بکەین بۆ بەرژەوەندی خەڵک و ئەوانە بەڵام کە یەکەمدا ئەگەر حزبەکانمان بردیەوە زۆرینەی هەبوو لە پەرلەمانە پێویستی بۆی نەبوو کە تەحال بکاتنەوە حزبەکە یەکەم دانیشتنی پەرلەمان ئەو پرۆژانەی کە بەڵێمان پێداوە هەموو پرۆژەکان دەخوێنەوە خوێندنەوە یەکەمی لە پاشی ئەوەی سەرۆک هەڵدەبژێرێتن و ژاندا دێتن خوێندنەوە یەکەم بۆ پرۆژەکە دەکەین و پرۆژەکە تەحویل دەکرێتن بۆ لژانەکان لژنەکان مناقش دەکەن ینی لە بەڵێنەکانەوە دەست پێکەن لە بەرپرسارەتەکەوە چی بەڵێنێکمان داوە تەخەرکە هەر بەڵێنێک پرۆژێکمان بۆ حاضر کردووە کە ئێمە بردمانەوە ینی بتمانەی زۆرینەی خەڵکمان پێەیە کەواتە پرۆژەکە دەبێ حاضر بیتن بۆ ئەوەی بەڵێنەکەمان جێبەجێ بکەینەوە باشە بەڵام وەڵامەکەت مەتاتی و دیبلۆماسیانە بوو ئەمەوێ باسی ئەوە بکەم ئایا لە کواڵەتی من هەمومان ئەزانین مەسەلەن هەر خۆم چەندین هاوڕێی زۆر کارا و چەندین خەڵکیشی تێدایە کە هەر نایناسم بەڵام بەڕاستی شایانی ئەوەیە کە نوێنەرایەتی گەلی ئەمە بکە لەم خولی ئێستای پەرلەماندا بەڵام پرسیارەکەی من ئەوە بوو بە ڕێژەیەک یا سەدا چەنی ئەو خەڵکانێکی ئێمەیان نێرینە پەرلەمان شیاون بۆ پەرلەمان ڕەنگە 160 مناسب بیتن ئەوە 65ەوە بۆ ئەوەی کە هەڵە لەو سەدا چلەی تریشان نەکەن ئەبێ خەڵکی چۆن هەڵبژێرین گرنگ نییە یەکێتیە پارتیە گۆڕانە سۆسیالیستەنەوەی نوێە بەڵام کواڵەتی ئەو خەڵکانە چۆن بێت بۆ ئەوی مساهەمە بکەین لە بە مەدەنیکردنی کۆمەلگای خۆمانە هەڵبژاردننی ئەندامی پەرلەمان لەلایەن حەزبەوە پێویستە تەنیا ڕەچاوی پلەی حزبی نەکرێتن ئەبێ بەڵێ هەر حەزبێک بیر لەوە دەکاتەوە ئەندامی خۆی دڵسۆزی خۆی بنێنێتە پەرلەمان پابەند بێتن بە سیاسەتی بەڵام لە پاڵ ئەوەشدا دەبێ هەڵسەنگاندنێک کە بیتن لە کەسایەتی ئەو ئەندام ئەو حزبە لەناو خەڵکدا و قابلیەتی ژیرەجی و ئەزمموی دەتوانین لە پەرلەمانە چی بکە نەک بە تەنیا پابندبوونی بە حزبەکەی دەبێ پابندبوونی بیتن بە یاساکان بە ویستی خەڵک بە بژێوی خەڵک و تەنیا بیر لە خۆی نەکاتەوە دەبێ ئەو دوو ئەو پێوەرە هەبیتن بەڵام بەداخەوەی تا ئێستاکە تەنیا ژمارەیەک هین کرد هاوە ئێستا من زۆر جار کێشەیەکم هەیە یعنی خۆتەزانی لیژنەی فرەڕەنگ لە پەرلەمانە هەیە و بەڕاستی ئێمە کۆمەڵە یاسا و ڕێسایی زۆر ورد هەیە پێویستی بە عەقڵێکی کارای زانستی هەیە لەبەرەوەی حیزبی کوردی زیاتر ئەوانە
وەکو خۆت فەرمووت بربژێریەکە کە وەلای لە سەداسەتی بۆ خۆیە ئێترەگەرە و خاڵانەی تریشی تێدا نەبێت کە جەناب فەرمووت ڕەنگە چاوپۆشی لێ بکە لە ڕووی قانونیەوە چۆن معالەجەی ئەم کێشەیە بکەین خەڵکێکی پرۆفشنال پەرلەمان پڕ بکەین لە دکتۆر لە پرۆفیسۆر لە ئەهلی زانست بۆ ئەوەی کە لە لیژنە تایبەتمەندەکانە تەشریعێکی ڕێکوپێک بکەن نەبێ بە بەڵا بۆ قەزا ئەو مەسئولێتی سەرکردایەتی حیزبەکانە سەرکردایەتی حیزبەکان ئەگەر ئەولویەت بدەن بە پێشبردننی کۆمەلگا بە جێبەجێکردنی یاسا بە دیموکراسی بە چارەسەرکردنی کێشەکان ئەبێ هەڵسەنگاندنیان هەبیتن بۆ ئەو ئەندامانەی کە هەری دەبژێرن جگە لەوەیە لە بەرژەوەندی خۆشیانە تۆ ئەگە کەسێک دەستنیشان بکەی بیکەیە کاندید بۆ پەرلەمان جگە لەوەی متمانەی خەڵک بۆ حەزبەکەت متمانەی بۆ شەخصەکەش بۆ خۆی زیاد دەکاتن تەنیا وەکو باسم کرد تەنیا مەسەلەی حەزبایەتی نەبیتن لە حەزبەکەی خۆت لەنا حەزبەکەی خۆشتە ئەو ئەندامانەی کە هەردەبژێری دەبێ دەستنیشان ئەوەی بکە چێ بۆ لژنەی قانون باشە چێ بۆ لژنەی داراییە چێ بۆ فوتبال باشە خەڵکی پسپۆر بنێری بۆ ئینەکان بۆ ئەی محتاجی ئەوەی نەبیتن سبینێت لە لژنەکەیە لە لژنەیەکدان دەرای هیچ نازانیتن بەجبور دەبیتن چی ڕاوێژکارێک بۆ خۆی یان داوا بکە ڕاوێژکارێک دامەزرێنن بۆ لژنەکەیان ئەوانە کاک عەدنان لەسەر مەسەلەی ڕێژەی ژن خۆتەزانی ئێستا لە سەدا 25 هەیە وەکو کاک عەدنان مفتی ئەم ڕێژێت پێ کەمە یا پێ دوایە زۆرە یا ڕات لەسەر ئەمە چییە 25 باشە تەبان ئەگەر زیادش بکرێتن سەتا ببتە 30 من پێشگیری لەوەی دەکەم خۆشبەختانە ئێمە لە 92 هەفت ژنمان هەبوو لە پەرلەمان ئەویش بە یەک لیستی داخراو بوو بەڵام لە 2005 و دواترش 2009 و 13 ئێستا ژن دەبینی بە مافی خۆی بە حەقی خۆی دەنجی خۆی بەبێ کۆتا دەگاتە پەرلەمان ئەوەش ینی 125ەکە کەمترین شتە وجودی ژن لە پەرلەماندا پەرلەمان ئەکتیو دەکات دەوڵەمەند دەکات بێزگە لەوە هەر ژیانی ناو پەرلەمان حرەکەتی زیاتر تێدەکەوێتن هەندێک ژن ڕای وایە ئەڵێ بۆچی ئەمە ئەم دیاریکردنی پشکی پێشوەختە جۆرێکە لە مەکرەمەی پیاوان بۆ ژنیش وەکو پیا و بە کێبڕکەی عادیلانەی خۆی نەڕوات چونکە خۆتەزانی ئێمە ژن لە کۆمەلگاکەمانە زۆرینە بەڕاستی ئەگەر ژن هەمووی دەنگ با بە ژن پیا و زۆر کەم دەرەچێت خۆی ئەوە بۆچی کۆتایە نظامی کۆتا بۆ دانرایە بۆ دووشت یەکەم بۆ ژن بۆ دووەمیت بۆ کەمایەتەکان ژن لەبەرەوەی زۆریان بەداخەوە کە دەڵێم دەنگ بە نوێنەرەی خۆیان نادەن پێویست دەکاتن لەو مەرحەلەیەک بە دائیمینە کە ئەو کۆتایە بۆ دائیمی نییە بۆ لە دوار ڕۆژدا کە کۆمەلگا پێشکەوت کە ژنیش زانی مافەکەی خۆی چۆنە و لە دەنگدانە دەتوانی هین بژێتن ئەوە نابی بمێنێت بەڵام ئێستا ئەگەر ئەو کۆتایە نەبیتن ڕێژەی ژن لە پەرلەماندا زۆر کەم دەبتەوە ڕەنگە وتە 105 بۆیە لەو مەرحەلەیەدا نازەم تا چەند خولەک پێویست دەکاتن ئەو کۆتایە هەبیتن و ئەو منەت نییە بۆ ژنان بەڕاستی ئەوە نەبیتن خێریان پێ بکرد وەکو هین بکاتن حەقی خۆیان نیوەی کۆمەلگان بۆیە پێویست دەکات کە ئەو با بڵێن ئەو فەرهەنگەکە هەیە کە ژندگ نادێتە ئەو نەتیجەی تاریخە نەتیجەی تێگەیشتنی کۆمەلگایە بۆ دەوری ژنیوانە کە من پێم وایە مافی ژن زۆر خوراوە لەو ناحیە و لە زۆر نەواحی تریشە خاڵی بەهێزی هەرە بەهێزی ئەم خولەی پەرلەمانی ئێستامان چییە بەلای تۆ خاڵی بەهێزی ینی ڕەنگە لە سەرتاوە وەکو دیاردەیەک ژن بووتە سەرۆکی پەرلەمان ئەوە وەکو مەبدە باز دەکەم نەک وەکو بڵێم هەڵسەنگاردن و هینوانە کارێکی باش بووە ئەوە کە بوویتە هینوانە و تێدا ئۆپۆزیسیۆن هەیە و بەڵام ینی وەکو پێویست ڕەنگە نەیانتوانی بیتن بە واجبی خۆیان هەڵبستن هەندێک چاودێری حکوومەتیشان کردیە بەڵام ینی لە ڕاستیدا زۆرشت هەیە چاوەڕوان دەکرا بیکەن نیان کردیە مەسەن پرۆژەی دەستور خۆل دوای خۆل کە دوای دەخەنەوە نیانتوانی جارێکی تر لەو سەرۆکی پەرلەمان بووی تا لەم خولای حەریسە بووی لەسەرەوەی کورد ببێ بە خاوەنی دەستوری خۆی 100% من ئەی بۆ کاتی خۆی نەتان کرد خۆی کردمان باکسەوە لە زمانی ئێمەدا
دەستورەکە دەنجی بۆ درا 3 ساڵ و نیو ئیشی لەسەر کرا و من هەمیشە هەموو جار باسی دەکەم بۆ مێژوو چی سەبەب بوو لەوەی کە بەردەوام نەبوون لەسەرەوەی کە ئێوە خەریکی بوون لە خولی خۆتانە هەموو چێمزانە ینی ئەوەلەن ئەمە دەنگمان لە 96 کەس حاضر بوو 95 کەس دەنجی بۆدا یەک کەس دەنجی بۆ نەدا و نێردرا بۆ سەرۆکی هەرێم بۆ ئەوەی ئیمزای کرد ئەویش ئیمزای کرد ئەویش بە ئیمزای ئەو نێردرا بۆ ڕفراندۆم بۆ راپرسی لەسەری بەڵام چەند سەبەبێک هەبوو لەهێنەوەکە یەک ململانی سیاسی ناو خۆمان و پرۆژەی دەستورەکە بەکار هات بۆ حملەی ئەلامی ئەوانە و ماوەش کەم بوو یەک مانجی مابوو هەڵبژاردننی پەرلەمان بوو و بڕیار وا بوو دەنگدانیش بۆ پرۆژەکە لە هەمان کاتدا بیت لە بەغداش دەمان لە هەندێک کەس ینی هەندێک لایەن کە پێیان وا بوو ئەو دەستورە زیادە لە حەقی داوەتە هەرێم زیاتر لە مافی هەرێم لە مۆزوعی دەستوری ئەوان دەکردیانە هەڵا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنیش وتیانە وەختەکەمان کەمە ڕاستیدا بۆ تەنانەت ئەو ململانەی لەسەر سیاسی هات بە ناو یەکێتیش یاری نەک بە تەنیا گۆڕان ئەو وەختی دروست بوو هینی بەکاردێک ناو یەکێتیشدا هەندێک پیان وا بوو کە بەداخەوە دەڵێم هەموو جار باسشم کردیە بەڕەغمی ئەوەی 1 ملیۆن نوسخە لەو پرۆژەیە چاپ کرا بە ڕێگای بایعیەوە درایە هەموو ئایلێکەوەنە بەڵام ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە بوو نیان خوێندبووە بە ساڵوێستیان لێ وەرگرتووە کە پێویست ناکە ئێستا بیخێندەگران دوا کەوتوانە و تەبعاً دوای ئەوەش کە دوا کەوت ڕێی شەخسی خۆشمە نەدەبایە بگەڕێتەوە پەرلەمان چونکە ئەوە دەسەڵاتی کەس نییەوە پرۆژەکە چوو بوو لای خەڵک دەبایە خەڵک ڕێی بدا بە ئایا ناڕەنگ بوو قبولیان نەکردبووە مەسەلەیەک بەڵام کە گەڕاوە بۆ پەرلەمان تا ئێستا کەش چەقیوە باشە لە زۆر شوێنی دنیا پەرلەمان ئەو شوێنەیە کە کێشەی تیا چارە سەرکرێت بۆ شت کاورێتە پەرلەمان لای ئێمە چەقە ئەزانی بۆچی لای ئێمە چەقە وەکو جاری چکە دەگەڕێمە دەڵم لەبەرەوە ئێمە عیلاقاتمی ئاسایی نییە ناو کۆمەلگادا نەبووتە کۆمەلگایەکی مەدەنی کە بتوانیتن هەموو شتێک بە قانون بڕێ باشە باسی قانونە کردبا بیکەم بە دوا پرسیارم ئەگەر کاک عەدنان جارێکی ترێڵەمەوە دەسەڵاتی ڕەهات هەبێ لە پەرلەمانە ئێستا سەرۆکی پەرلەمان بیت چ قانونێ دەرەکەیت و لە هەموو قانونێک بە گرنگتری ئەزانیت لە هەموو شتێک بە گرنگتر پرۆژە دەستورەکەی تەواو بکەین دەستور ئەگەر ئێمە خاوەن دەستور باین لە 2002ەوە بەڵێ بە تاکید تا ئێستا کە ڕەنگ بوو جارێکیش دوو جاریش هەموار بکرابە بەڵام کە بوویە خاوەن دەستور تۆ دەبێ قۆناغێکی زۆر گەورە دەبڕی تەماشای عێراق بکە ئەگەر شتێکە بیتن کە ئەم وڵاتەی ڕاگرتی بیتن دەستورەکەیە دەنجی بۆ دراوە دەنجی بۆ دراوە ئێستاکەش هەر کە کێشەیەکانە بیتن دەگەڕێنەوە بۆ دەستورەکە هەڵبژاردن لە وەختی خۆی دادەکرێتن لەبەرەوە دەڵێن مادەیەکی دەستوری هەیە دەلەبێ هەڵبژاردن هەر 4 ساڵە بکرێت ئەهمیەتی یەکەم دەیدا بە دەستوری هینوانە ئەهمیەتی دووەمیش دیاردەی ئەو دوو ئیدارەیە کە تا ئێستا ماوە من هەتا ئەو 4 ساڵەی کە سەرۆکی پەرلەمان بووم لە هەموو کۆبوونەوەیەکە کە هەمان بوو مانگانە کە پیان دەگۆ کۆبوونەوەی سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەرۆکی هەرێم و جێگرەکەی کۆبوونەوە واتمان دەکرد لە ئەغلب ئەو کۆبوونەوانەدا باسی لەوەم کردووە کە دەبێ ئاشتەوایی هەبیتن و چارەسەری ئەو ناکۆچەرە بکەین و نامێ بگەڕێنەوە دواوە باشە ئێستەوە کە ئەنجومەنی باڵای بەرژەوەندیەکانی یەکێتی ناتوان ڕۆڵێکی خێر ببینن لە ململانیانە یان کۆبوونەوە شتەکەن یارە ئەنجومەنەکەتان هەڵپەساردووە ئەنجومەنەکە دوو کۆسبی هەیە یەکێکیان سەرۆکی ئەنجومەن بەڕێز کاک کۆسەد نەخۆشە و ناتوانیتن بەو دەرەوە هەڵبەستیتن و دووەمیشیان لە پەرلەمان کە دەنگدرا بوو ئەو ئەنجومەنە بۆ ئەندامەکانی بەڵام پەیرە و تەواو نەکرا پەیرە و ڕاست پێدرا بە سەرکردایەتی تازەی یەکێتی ئەوانش لە پەیرەودا دەسەڵاتێکی ئەو تۆیە نەداوەتەوە ئەنجومەنە کەواتە ئەو ئەنجومەنە یعنی تا ئێستاکە کە کاریگەر نییە لە نەدەتوانێت قەرارێک لە سەرکردایی بوەرتن دەبێ ئەگەر بیانەوێتن ئەنجومەن دەور بینیتن دەبێ ئەو پەیرەوە کە خۆیانێنی کردووە دەستنیشانی دەسەڵاتەکانی بکەن و
وەختی دەتوانین دەور بینم بەڵام ئێستاکە فراغی ئێوە بە حیزبەکەەوە دیارە یا بوون و نەبوونی ئەنجومەنەکەەوە کویەکە نەخە دیارە پێم وایە کێشە زۆرە ناوێ چێتیدا معلومەکە پاشی کۆنگرا ناکۆچی زۆرە سیستەمی هاوسەرۆکیاندانا کە فەشەری هێناوە ئەوانە ئێستا کەس مەشاکل لە ناوێ چێتیدا و سڕ نییە هەموو کەسە دەزانیتی جینوانە پێویست دەکا هەموو لایەک هاوکار بین کەسمان قسەیەکی مامزرا لێ کەسمان لێ زیاد نییە لەسەر کەسیش ڕناوەستی جارێ ئەوە بیر بکەینەوە کەسمان لێ زیاد نییە ئەگەر وامان بیر کردەوە هەمووان کۆبووینەوە ئەو وەختی کەسێک ئەگەر لاری کرد و یانەکە نەیویست بێتەوە ئەو وەختی لەسەر کەس ڕناوەستی بەڵام دەبی ژمارەیەک بیر بکەینەوە کە ئەو یەکێتێت بۆ هەمووانە دەبێ هەمووان لەژێر ئەو چەترەدا کۆببینەوە و ئەو کەم و کوڕیانێکە هەیە چ لە ڕووی پەیڕە و بیتن چ لە ڕووی ئەزمموی ڕۆژانە بیتن چ چێچەکانی کە هاتوونەتە پێش هەمووی ئێرادە هەبیتن هەمووی چارەسەر دەکرێت سەرکردایەتی تازە و سەرکردایەتی لە پێشینەکە ئێوەمانانن تا ڕادێک لێکدا بڕاون تا حدێک ئەو هینە نییە بەڵێ هات چۆ هەیە و دیێن و بەڵام ئەو تەواسولە نییە یعنی وەکو ئەیمە لەگەڵ سەرکردایەتی پێشی خۆمان پەیوەندێکی ڕۆحی و باشمان هەبوو و هاوکاری یەکتر بوون بەبێ ئەوان ئەزمموی ئەوان ئێمەهینمان نەدەکرد ڕاوپرسی لەوان ماوەردەگرتوانە ئەو هینە گۆڕاوە نەکات ئێوەیە متەسەڵیتن یا خەتای گەنجەکانە ئێوەیان پێ هەزم ناکرێت دارە پێشەوەی بڵێم نەک تەنیایەکێتی پێم وایە پارتیش تا حدێک وایە بەڵام پارتی دەبەرەوەی مرکزێتی بە قوتی هەیە ئەو هینە توانێتی عیلاج بکاتن خەتای گەنج ئێوەن متەسەڵیتن پێتان وایە هەرە بێ وەنمان شەو ژمارەیەک بن یا گەنجەکانن ئێوەی باوان یا ئێوەی پێشینەی سەرکردایەتیان پێ هەزم ناکرێت من لە خۆمەوە دەبسم قەت نەمتەسەڵیت بوومە لە حیاتی خۆ بەگشتیش ئێمە متەسەڵیت نین ناشرم گەنجیش خەتای گەنجیش نییە هەر تەبیعەتی ژیان وایە ژیان گۆڕانکەری بەسەردادێتن گەنج دێتە پێشەوە بە تاکیدەوەە بەڵام بەشێک لە گەنجەکانمان بە شێوەیەکی ئاسایی نەهاتوونەتە پێشەوە یا بە وراست بۆی مایتەوە یا لە مۆتەمەریا تا بە هید ئەوانە هاتە پێشەوە ئەو گەنجە لەبەرەوە تێنووی دەسەڵات و هینوانە ئەگە بە شێوەیەکی ئاسایی هاتبیتە پێشەوە بە تاکید ئەزممونیشی نەبیتن فێری ئەزمون دەبیتن لەبەرەوە پێویستی بۆیە پرسیار بکە ڕاوێژ بکە بخوێنیتەوە بە هەر حاڵیانێ ئەسە بە ئەزمموی ئێوە پەرۆشی گەنجەکان ناکرێت ڕوتینێکی زیاتر بە یەکێتی بدرێتەوە جارێکی تر بە تاکید دەکرێتن یعنی خۆی ئێمە هەر نامێنین ئەگەر لە ئێستاش لە دەسەڵات باید چەند ساڵیشگا هەندێکمان دەبرین هەندێکمان هێن نابێتن بەڵام لەبێ ئەو تەواسڵە هەبێتن لەبێ ینی گەنجش تێ بگاتن کە ئێمەش کە گەنج بووین ڕێزمان لەوانی تر دەگرت و پرسیارمان دەکرد و ئەزمموی ئەوان سوودمان لێوە دەگرت و ڕاوێژمان دەکردن ئەوانیش بەڵام لە پێش ئەوەشە ئێرادەیە کە بیتن بۆ خزمەتی خەڵک تۆ سەرکردایەتی نییە تەنیا بن بلای لەگەڵ ئەوەی پێش خۆت بکەیت تۆ سەرکردایەتی بۆی خزمەتی خەڵک بکەیت ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکانی یەکێتی ئەو پنتەیە ئەو مرکزەیە کە ئەگەر ئەکتیڤ بکرێ بتوانێت ئەم حیزبە باشتر کۆ بکاتەوە و کاریگەرتر بێ لە ئێستا لەسەر ساحەی سیاسی کوردستان بە تاکید ئەنجومەنی باڵای یەکێتی ڕاست هەندێک بە تەمەن و نەخۆشی هینوانە بەڵام هەرێکە لە لای خۆیەوە 50 ساڵ خەباتی هەیە مادی بووە سەدان کتێبی خوێنێتەوە بە مەراحلی جیاجیات تێپەڕیوە پێشمەرگایەتی و زیندان دەربەدەری لەبەرەوە تەماشا ئەزممویەکە بەی خۆی ئەزانیت ئەزانیتن ئەو کوردستانە کە گەیشتە ئەمڕۆ بە خوێری شەهیدان سەدان هزار شەهید و ئەنفال کرا و چیمیاباران و خۆشی بەچێکە لەو زەحایای ئەو هێنە بۆیە زۆر بە پەرۆژە بۆ مانەوەی ئەو هەرێمە بۆ پێشکەوتنی بۆ چارەسەرکردنی بۆ بژێوی خەڵک تاکید ینی بە شێوەیەکی گشتی دەڵێم ناڵێم شەخصی هینوانە ینی دەتوانین دەورێکی باش بینیتن و بەڵام تەمان بیرکردنەوە تەنیا لە خۆت ناگەیە نەتیجە بیر بکەیتەوە کە ئەمڕۆ تۆ مەسئولیت یعنی دەبێت بیر بکەیتەوە لە خەڵک نەک لە خۆتوانە خەڵک ئەمڕۆ چی دەوێتن ژیانی خەڵک چییە ئەمڕۆ ئەوە پرسیارە جاران پرسیار لەوەدا بوو دژمنێکت هەیە ڕژێمی بەعسە دژی تۆیە دژمی تۆیە ئەنفال دەکاتن
ئێستا ئەوە نەماوە ئێستا دەوێت بزانێ دژمنی تۆ دواکەوتویە دژمنی تۆ گەندەڵیە دژمنی تۆ ناحەزانن دژمنی تۆ لە دەرەوەی هەرێمن کە حەز ناکەن ئەو هەرێمە پێشکەوی کاگادنان من بە تەبیعەتی خۆم زۆر حەزم لە گفتوگۆی حزبی نیە بەڵام وەکو فزوولێک ئەکرێ بزانم چەندێکە بێ سەرۆکەکەتت نەدیوە لە حزبەکەی خۆت چێ سەرۆکی من کاک کەوسەرتە ئەویش سەرۆکی ئەنجومەنی باڵایە سەرۆکی حزب دەڵێم سەرۆکی حەزب بافڕوە پێشی 6-7 ڕۆژ لە مۆتەمەرەکەی مەولانە بووم هاتەوێن دەرو چاک چۆنێکمان کرد دیمەیان 6-7 ڕۆژ بێژستە من زۆر سپاس دەکەم سپاس بۆ میوانداریەکەت خۆشحاڵ بووم انشاءالله هەر بە تەندروستێکی باشەوە بتبینم ممنون دەستەکانت خۆش بێ بنێرانی بەڕێز ئەم جاریان ئەچمە ستۆدیۆ بەڕێزان دیارە جەنابی دکتۆر دیقەتی دەست و قەڵەمەکەی ما زۆر تێبینی هەبوو دیارە هەم لەسەر ڕەنگە قسەکانی پێشەکی من بێت لەسەرەوەی کە باز لە ناومێدی خەڵک دەکەم و لە هەمان کاتدا ئەمێ بەڕاستی وەڵامی ئەو پرسیارم دەست بکەی وەکو کەسێک کە سەرۆکایەتی پەرلەمانی کردووە لە دەستەی سەرۆکایەتی بووە وەکو کارکتەرێکی دیاری ناو پارتی دموکراتی کوردستان بۆ لە عێراق سەرکردەی باڵای حیزبەکان دەچنە پەرلەمان بۆ لە کوردستانەکەی ئێمە خەڵک دەنێرنە پەرلەمان خۆیان ناچن ئایا ئەوەندە پەرلەمان کەمە؟ پاش ئەم ناوبڕە بزانین وەڵامی جەنابی دکتۆر چییە بێ و ئیتر دەستەکەم بە بەرنامەی لەگەڵ ڕۆنج. وەڵە بەڕزان جارێکتر سڵاوتان دەبێت دکتۆر بەبێ پرسیارەکەم دووبارە ناکەمەوە سەرنجەکانی خۆت و وەڵامی پرسیارەکەشم بفەرموو. بەڵێ خۆشحالین لەگەڵ جەنابتان و لەگەڵ ئەم بەڕێزانە لەسەر پرسێکی زۆر گرنگ باز دەکەین یعنی بەڕاستی مەسەلەی متمانە خۆی وشێکی زۆر قورسە یعنی حقەت پەیوانەکەی دەبێت بگەڕێنەوە بۆ سەرچاوەکان ئەو سەرچاوانەی کە لۆجیکی تێدایە عەقلانیەتی تێدایە دەزانم متمانە بەرز و نزم دەبیتن و حەز و خواستی خەڵک بۆ سیستەمی سیاسی بۆ پرۆسەکان بۆ هەڵبژاردنەکان بەرز و نزم دەبیت بەڵام ئێستا خوێندنەوەی من بۆ هاوڵاتیان ئەوەیە لەسەر شێوازی ژیان لەوانە بێزاری پەیدا بووە بەڵام متمانە بە پرۆسەی دیموکراسی کە من وا دەبینم ئەوەی کە پیوانەی ئێمەیەت بۆ ئەوەی تێگەشتێکی ڕاستمان هەبیت بۆ ئەم دیاردەیە ئەوەیە پەشداریان لە پرۆسەکانی هەڵبژاردن ڕێژەی پەشداریە ئەو ڕێژەیە تا ئێستاش لە ئاستێکی مامناوەندیدایە مەقبولە من بەو شێوازە دەبینم لەبەرەوە دەکرێتەوە متمانە زیاد بکەی و دەکرێت شەکر هەندە مەسەلە چارەسەری بوو نەدۆزیەوە چارەسەرێکی باش دوای قسەکانی مە لەسەرەوە دەبیتن کە چی بکرێتن بۆ ئەوەی پەشداری کارابیت و ئەنجامەکەش لە ئاستی باشتر بیت ینی ڕێژەکە بەرز ببیتەوە ئەو مەسەلە پەیوەستم بەوە بە ئەدای پەرلەمانەوە پەرلەمان خۆی موەسسەیەکە دڵنیامە هەموو تاکێکی کوردستانی شانەزی پێوە دەکات بەڵام ئەدای پەرلەمان جێگای هەڵسەنگاندنە جێگای پرسیارە خۆل بۆ خۆل دەکرێت بەراوردی بکەی و ئێستاش ناکرێتن لە بە چاوێکی ڕەخنەگرانە تەماشای ئەدای پەرلەمانەکە هەموو مؤسساتی حکومڕانی لە هەموو وڵاتی دیموکراسی لە دنیادا ئێمە تازە پێگەیشتووینە وڵاتی دیموکراسی تازە پێگەیشتوو لە هەموو دنیادا هەڵسەنگاندنی وردی دەوێتن بۆ ئەوەی تا جێگیر دەبن ئەو سێ مۆدێلی دیموکراسەتی لیبرالی کە دنیادا بەرپانە دیموکراسی تازە پێگەیشتوو کە لە 20 ساڵ و کەمتر تەمەنیایە ئەوەی نوێ بەڵام نوێیەکە سەرکەوتووە ینی وڵاتێکی وەکو هەند ئەوە دیموکراسەتی نوێیە بەڵام دیموکراسەتی جێگیرەوەی ئەوروپای ڕۆژاوانە ئەوەی تازە پێگەیشتوو بەڕاستی هەستانگاندنێکی هەمەلایەن و مەسەلەی فەرهەنگی کۆمەلگاش دەبێت لە بەرچاو بگری
ئەو فەرهەنگە ئایا چەند پرۆ ئەوەیە دیموکراسیەک گەشە بکات و چەند پێچەوانەیەوەیە چونکە ئەمە شوێنێکی وەکو غینیای نوێ دیموکراسەتەکەی بەراورد ناکرێت لەگەڵ دیموکراسەتی وڵاتی ئەڵمانیا ئێمەی لە هەرێمی کوردستانش ئەوە ناکرێت بەراورد ناکرێت لەگەڵ دیموکراسەتی بەریتانیا بەڵام ئەو دیموکراسەتی پێگەیشت و هێوایەکە بەگەل دەبەخشیت یعنی ئەوەی وا دەکات گەل هەناسەی هەبیتن و گەل بتوانیتن ئومێدێک بۆ پاشە ڕۆژێک یعنی دوای وەکو دەڵێن مستەقبلێکی باشتری هەبیت پرۆسەی دیموکراسیە. بەڵام دکتۆر بەڕاستی لە پاش ڕاپەڕین لە خولی یەکەمی پەرلەمانەوە سیر بکە من لە ناو پێشەکیەکەما کە بە زمانی خەڵک قسەم کرد هەرچەندە گەر بە زمانی خەڵک قسە بکەی من پێم وایە تۆزە ترسنۆکیم کردو و کەمتریشم وتوە لەوەی کە لە ناو ناخ و دڵ و ڕۆحی خەڵکە خەڵک دایکە پیرەکەی بە کۆڵە برد نەبادا یعنی ساتێ پێشکردنەوەی بنکەکانی دەنگدان گیان لە دەست بدا بەڵکو فریا بکەوێ دەنگ بدا ئێستا بۆ خۆت ئەزانی هەرچەندە بەڕاستی من نازانم ئێمە ڕقمێکی دقیقمان هەیە لەسەر مەسەلەی نسبەی مشارەکەی فعلی تقریبا نزیک باشە نزیکە کە ئەڵام دقیق بەڕاستی زۆر ئینە هەیە لە مەسەلەی ڕقمەکانی هەرێمی کوردستانە یعنی ئەم ڕقمانە ئەم نسبەی مشارەکەی پێدوانیە ساڵ خول لە دوای خولکەمی کردووە و ناومێدی لێت کە خۆی ئەمە برای بەڕێزم کاک عادنان موفتی هەندێک خاڵی پەیوەست بەمە باسی کردن یەک لەوانە معنی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە داواکاری خەڵک زۆر بەرز بووە تو لە 92 بەراوردی ناکەی لەگەڵ 2023 لەبەرەوە زۆر ڕۆژگار گۆڕا داواکاری خەڵکش گۆڕا داواکاری خەڵک یەکە لەو بابەتانەی کە لە لێکۆڵینەوەکانی پەیوەست بە هەڵبژاردن زۆر دەبێت لەسەر بوەستی خەڵکێک ئەو کاتە چاوی لە ئایندە بوو ئێستا چاوی لە ئەمڕۆیە زیاتر ئەمڕۆ دەبێتن ئەو ئەزمونەی هەمانە هەندێک بابەت ببەخشی بە هاوڵاتی یعنی هاوڵاتی ئەوە نەبیتن بڵێتن من بەشدار بووم لەم ئەزمونە هیچم دەست نەکەوت یعنی دەبێتن ئەوە ڕۆلی پەرلەمانە ڕۆلی لانە سیاسەکانە ڕۆلی حکومەتی هەرێمی کوردستانە ڕۆلی موەسسەساتی هەرێمە لە هەموو ئەم موەسسەساتانە هەموو بەرپرسیارم بەوەی کە بتوانن متمانەی زیاتر بە هاوڵاتی ببەخشن ئەگینە خۆی هاوڵاتی لە هەرێمی کوردستانش باوەڕ بکە پەڕوشی ئەوەیە ژیانێکی باشتر لەم هەرێمە بەدەستەوە ڕاستەوە بەڵام بەڕاستی من یەک شتم پێ سەیرە هەندێک لە سیاسەتمەدارەکان ئەڵێن سەقفی داواکاری خەڵکی کوردستان زۆر بەرز بۆتەوە من پێم وایە میلەتی وەکو کورد قەنوع لە دنیادا زۆر کەمە خەڵک داوای چی دەکا خەڵک داوای جادەوبانێکی ڕێکوپێکەکە خەڵک داوای دەرمانێکی ڕێکوپێکەکە خەڵک داوای ژینگەیەکی ڕێکوپێکەکە خەڵک داوای ئەوواکە یاری بەو دەنگانە نەکرێکە ئەم بەدڵ و بەگیان ئەچێ لە بەردەم بنکەکانە ئەوەستە خەڵک داوای ئەوواکە نەوتی زستانی لە هاوینە پێنەگا خەڵک داوای ئەوواکە ڕەساز لە بەنزینا نەبێ خەڵک داوایەکە ئەوواکە تیجارەت وەکو مەلا بەختیارەڵێ بە نەوت و جەوتەوە نەکرێت تیجارەت بە بزنەوە نەکرێت خەڵک داوای ئەوواکە لە بین یەکێتی و پارتیا تازە گەڕاونەتەوە بۆ پێشبەری کوردستانی لە سەیتەرەکان گومرگ وەرەگرن ئەمە سەقفێکی داواکاری زۆرە خۆی ئەمەی جەنابەت باس دەکەی ئەوە هەندێک ینی بەڕاستی بابەتن پرسن کە چەقینەوە لە ئەو ماوەی دوو ئیدارەی بوو ئەمە چارەسەر نەکران و هەندە هەنگاو بەرەو دوا چوینە ئەمە گرفتی جددینە بەردەم کێ بەردەم خەڵکی کوردستان دەبێت خەڵکی کوردستانش قسەی هەبی لەم بارەوە تاکەی ئەم مەسەلانە ینی معلق بمینن دەبێت چارەسەری بۆیان هەبیتن هەنگاوەکان ماوەیەک چۆن بۆ پێش ئەوەی دوو ئیدارەی ئەوەی زالگەکان نەبینەوە بەڵام دواتر متمانە جارێکی تر گەڕاوەوە بۆ دواوە ئێمە تووشی ئەو وەزع بووینە ئەوەی هاوڵاتی داوا دەکات یان من دەڵێم پرسە سیاسەکان جیا بکەینەوە پرسی ڕۆژگاری ڕۆژانە و داواکاری ئەوەی پەیوەستم بە خزمەت گوزاری جەنابەت هەموو پێکەوە باسکردن من دەڵێم پرسی سیاسی بۆ نوخبەی سیاسینە پرسی ڕۆژانە و ژیانێکی باشتر و پانزین و ئەوانە ینی حقەت تەسەور دەکەم ئەو پرسانە
هاوڵاتیش دەزانیتن باشە با باسی سیاست باسی پەرلەمان بکەین. حکومەتێکی بەهێز پشتەوانێکی زوری بۆ هەبیت دەتوانین خێراتر ئەم پرسانە چارەسەر بکەین. مامۆستای گەورە بۆ نمونە با باسی پارلەمان بکەین. بێ ئومێدی خەڵک بە پارلەمان پێدوانیە بەشێکی پەیوەندی هەیە بە 5 خۆل نەتوانراوە دەستورێک بۆ میلەتێکی بەشمەینەت دابنرێ. کاتێک ئێمە واقعێکی دیفاکتۆ بووین بەشێکی زۆری ئەم سەرکردانەی کە ئێستا حکمی ئێماکەن و ئێمە چین دەرۆزاکەین و لیانە پاڕینەوە بۆ 400 ملیار دینار، ئەمانە لە سلێمانی پاڵاس و لە هۆتێل خانزاد ئاهاتن میوانی جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆک تاڵەبانی بوون. ئەوان 2003 خۆتەزانی لە دوای ڕۆخانی سەدام ئەوان حکمیان گرتە دەست وایەوانە لەوێ دەستور دانرا ئێستا ئێمە بێ دەستورین لەوێ کۆمەڵە قانونی ڕێکوپێک دانرا من ناڵێم ئەوان باشترن لە ئێمە بەڵام من باسی ڕووکاری یاسایی و موسساتی دەوڵەتەکەم ئێمە نەقانون نەدەستورێکمانێ نە قانونێکی ئەحزابی ڕێکوپێکماندانا هەر حزبێک بە ناشەرعی پەیوەندی لەگەڵ وڵاتێکە هەیە کە بەڕاستی هەندێک جار ئەبینی وەکو کوردێک خەفەتە خۆی ئێمە کوا پەرلەمانەکەی ئێمە لەسەر مەسەلە حیاتیەکان لەسەر مەسەلە جەوهەریە سیاسیەکان پێدوانیە پەرلەمان ئەو پنتە بوو کە ئەبواە ئێمە لە میحنەت ڕزگار بکە ئێستا خەڵکێک بوو پێی وابێ پەرلەمانەکەی خۆی بووە بە میحنەت. بەتەکیت ئەدای پەرلەمانی جێگای ئەوەیە هەڵوەستەیە و جێگای هەرسەنگاندنە هەرسەنگاندنێکی بابەتی ئەوە نەبیت بلێن ئەو مؤسسە پەکی کەوتووە و ناتوانێت هیچ هەنگاوێک بەرەو پێش بێت یعنی بەو چاوە تەماشا بکەین ئەو هەرسەنگاندنە بۆ شوە هەرسەنگاندنێکی میزاجیە و لە ناو خەڵک هەرسەنگاندنی جیاوازانە دەبێت تێبگەین هەموو هەرسەنگاندن بۆ شێوازە نییە هەرسەنگاندنی ئەدا جیاوازە لە مؤسسەکە من ئێستاش دووبارە دەکەم خەڵکی کوردستان متمانەی بەو مؤسسە هەیە بە دەستکەوتی خۆ دەزانێت چونکە ئەو لە بەدەنگدانی خەڵک هاتووە بەڵام ئەدای پەرلەمان لە خولێک بۆ خولێک یعنی لە شەڕی ناوخۆ نێوان پارتی و یەکەتی 94 تا 98 پەرلەمانی کوردستان ڕۆڵێکی شەرەفمەندانەی هەبوو ڕۆڵێکی هەبوو ڕۆڵێکی سەنگین لە ئاستی مەسئولیەت لە ئاستی بەرپرسایەتی ڕۆڵی خۆی بینی لە کاتی خۆ پەرلەمانی کوردستان ئێستا مەسەلا جەنابەت باسی دستورت کرد ڕەشنووسی دستورت کرد وڵات هەنە دستوریان نییە ئێمە یاسامانەنە یعنی ئەحکامەکان ئەحکامی دستورینە گرفتمان لە دستور نییە کە دستورێکی نووسراوە زۆر گرنگ بۆ هەبیت زۆر گرنگ بۆ هەبیت نەبووە هاوڵاتی بەوە پێوانە ناکات بۆ متمانەی هەبیتان نەبیتن ئێمە لە 2011 تا داعش هاتی هجرەی مەعاکسە دەست پێ کرد بوو گەنجی کورد و خەڵکی کوردستان لە دەرەوە داهاتنە کوردستان متمانەی زۆریان بە ئایندەی کوردستان هەبوو داعش هاتن و ئەوەکی تر دەست پێ کرد ئەو دستورە ئەوەی جەنابە دەڵێ ئەمە متمانە زیاد دەکات بڕوای هاوڵاتی بە هاوڵاتی بوون زیاد دەکات بۆ چونکە یاساکە بەرزترە لە یاساکانی تر بە ئاسانی لانی سیاسی ناتوانن خۆی بدزنەوە لە ئەحکامی ئەم دستورە لەبەرەوە من دەڵێم هەرسەنگاندنێکی هەمەلایەن بۆ ئەدای پەرلەمان پێویستێکی نیشتیمانیە ئێستا شەیەتی بۆ ئەوەی یەک خاڵ جەنابەت پێش ئێستاش باسە لێ کرد بۆ ئەوەی ئێمە ببین بەشێک لەوەی هاوڵاتی وشیاری هاوڵاتی لەمەر هەڵبژاردنەکان باشتر بکەین ئاستەکە بەرزکەینەوە هاوڵاتی بۆ ئەوەی دەنگی خۆ بە ئاسانی بە کەسێک نەبەخشیت لەبەرەوە ئەو کەسە دەشتە پەرلەمان ئەو کەسە حەز دەکات بیشتە پەرلەمان بەڵام پێ دەکرێت ڕۆڵێکی باشتر لە پەرلەمان ببین هەندە ئەندامی پەرلەمان هەنە یعنی بەڕاستی من شانەزی پێوە دەکەم لەناو پەرلەمانن دەنگیان بەرزە بە باتیانە تەماشای پرسەکان دەکەن و ینی حزوری باشیان هەیە لە ناو پەرلەماندا بەڵام ڕێژەیەکەیە وەکو کاک عەدنان مفتیش باسی کرد یعنی بەڕاستی هەبوونی و نەبوونی لە ناو پەرلەمان وەکو یەکە ئەو ڕێژە کەم بکەین ئەدای پەرلەمان باشتر دەبێت لە هەموو حزبەکان هەیە لە حزبەکەی خۆشت لە هەموو حزبەکان هەیە باشە بێگومان قسەکەت بەجێە وەکو منیش وتم لە ناو پارلەمانە من ئەحترامێکی تایبەتیمە هیوادارم وەکو خۆی وەری بگرن چونکە هەر ئەمڕۆ زۆر پەرلەمانتار کە لە ڕوودا و تایتڵەکەیان بینی بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە زۆر زانیاریان نا بە من کە تەمە ناکەن پەرلەمانێکی باشتر هەبێت مامۆستا ڕێجارێکی تر بەخێر بێ سەر چاوەکانم بەڕاستی لەسەر بێ ئومێدی خەڵک بە پارلەمان حەزەکەم ڕای تۆ بزانم وەزایدە نەگەر سەرنج و تێبینیشت هەیە لەسەر پێشەکێکام لەسەر قسەکانی کاک عەدنان و قسەکانی جەنابی دکتۆریشی هاتە سەر وڵام سوپاسی دەکەم
دیارە بابەتی پەرلەمان ئێستا بابەتیشی زۆر گرنگە. بۆچی؟ لەبەر دووهۆ. خۆی یەکەم سیستەمی سیاسی لە عێراق و کوردستان سیستەمیشی پەرلەمانیە. بۆیە لە وڵاتانی کە بینای ڕژێمی سیاسی وڵاتەکان لەسەر سیستەمێکی پەرلەمانی کردووە، ڕۆڵی پەرلەمان گرنگترە وەک لەو سیستەمانەی سیستەمێکی سەرۆکایەتی یا پاشایشی دەسەڵاتدار لە وڵاتەکە کارەکە. کاتێک کە باسی پەرلەمانی کوردستانەکەین، ئەگەر بە زمانی خەڵق قسە بکەین، یەکسەر بابەتێک دێتە پێشەوە، ئەویژەوەیە بە زمانێکی ساداڵێن پەرلەمانمان بۆ چییە؟ تەنانەت هەندێک ئەڵێن با پەرلەمان دابخرێ، هەندێک دەسەواشی لە گونجاوتریش بەکارهێنن، هەندێکی ترەڵێن ئەندامانی پەرلەمان ناناسین. من بەش بە حاڵی خۆم سروشتی کارەکەم نزیکەی 12 ساڵ بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆن بوون، باوەڕم پێ بکەن لە پەرلەمانی فیدرالیش و لە پەرلەمانی کوردستانیش خەڵکانی شتیا ئەندامی پەرلەمانن ناسم بینم. کەواتە ئێمە بێدان بەڕاستیە کابنین. ئەوی ژەمەیە ژیانی پەرلەمانی لە هەرێمی کوردستان پێویستی بە پیاچوونەوەیشی ڕەگوڕیشەیی هەیە. بنیادی سیستەمی پەرلەمانی ئەبێ بگۆڕین کە دوو خاڵی سەرەکی ئەبینین. یەکەم، پەرلەمانی یەک ئەنجومەنی لە دنیاە باوی نەماوە. مەبەستمان لە پەرلەمانی یەک ئەنجومەنی چییە؟ ئێمە ئێستا پەرلەمانی کوردستان یەک ئەنجومەنە، بەڵام هەموو وڵاتانی دنیا پەرلەمانیان کردو بە دوو ئەنجومەن. من بە سادەی قساکەم بۆ ئەوی بابەتێکی وشکی قانونی و ئەکادمی نەبێ و بینەریش لە پەیامەکە تێبگە. ئەوی ژەمەیە. ئەنجومەنی یەکەمیان ئەنجومەنێکی گشتیە، ئەنجومەنی دووەمیان ژمارەیە کەمن، وەکو چۆن ئێستا لە ئەمریکا کۆنگرێسێ کە ئەندامانی پەرلەمانی ئەمریکین ژمارەیان 500 و ئۆنگە کەسە، ژمارەکە زیایەکە ساڵانە. لە هەمان کاتە ئەنجومەنی پیرانی شەیە کە تەنها 50 کەسن بۆ هەر ویلایەتێک نوێنەرێک هاتووە. 100 کەس. بەڵێ ببوورە 100 کەس کە هەر ویلایەتێک دوو. بەنسبەت کوردستانەوە ئێمە ئەنجومەنیشی گشتیمانە بێ، ئەنجومەنیشی ترمانە بێ. ئەنجومەنە بۆ نمونە ئێمە 100 کەسمان هەیە لە نەتەوەی کورد، 11مان هەیە کۆتایە، 80 ئەوە ئەنجومەنە گشتەکەیە. ئەم 20 تریان ئەنجومەنێکی باڵایە، هەر ناوێکی لێنی. ئەم ئەنجومەنە باڵایە بێ بە هاوسەنگی جوگرافی لە بینی شارەکان، لە هەمان کاتە کەفاەتی تێیەکەی. ئەو کاتە کۆمەڵێ قانونی گرنگ، کۆمەڵێ بابەتی گرنگ کە هەمانە لە ئەنجومەنی دووەم ئەبێ پەسەند بکرێ. هەروەکو چۆن ئێستا لە وڵاتانی پێشکەوتوی دنیا لە ئەمریکا بڕیاری جەنگ ئەبێ ئەنجومەنی پیران پەسەندی بکە. مەسەلەن تۆمەتبارکردنی ناپاچی سەرۆک نایە بۆ کۆنگرێزە، ڕۆ بۆ پیران. ئێمە کێشەیەکی دامەزراوەیمان لە سیستەمی پەرلەمانیەکەمانە هەیە. خاڵی دووەم کە ئەمە لە خاڵی دوو ئەنجومەنیەکەش گرنگترە، ئەندام پەرلەمان کە ئەو ڕۆژەی بوو بە ئەندامی پەرلەمان، مەگە لە ڕەوشت و نەجابەتی خۆی جوابی خەڵک باتەوە، بە گوێرەی قانون هیچ پەیوەندیشی بە خەڵکەوە نامێنێ. مەبەستم پەیوەندی چییە؟ هەر بۆیە بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمان ژماری تەلەفۆنەکانیان نەگۆڕن، سیمکارتەکانیان نەگۆڕن، هەندێکیشیان بە پێچەوانەوە پەیوەندیشی بەهێزیان لەگەڵ خەڵکا هەرماوە، بە دوواداچوونەکەن ئەڕۆن. بۆچی؟ ئەبێ ئێمە لە قانونی پەرلەمانی کوردستانە کە باسی گۆڕانکاری ڕەگوڕیشەیی سیستەمی پەرلەمانی وڵاتەکەم کرد، قانونێکمان هەبێ کە بە ژێری ئەم قانونە ئەندام پەرلەمان تووشی لێپێچینەوە بکە، سکرتارێتیشی هەبێ، پۆستی هەبێ، ئیمێڵی هەبێ. ئەگەر 5,000 ئیمزامان کۆ کردەوە پەرلەمان ئەبێ پابند بکرێ بۆی لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکە. بۆ نمونە کێشەی کارگەکان هەیە لە دووهۆک، نەخێر لە سلێمانی 5,000 ئیمزا کۆ بۆتەوە لەلایەن خەڵکی خاوەن کارگە ئەوانەی لەوێ ئیشەکان، ئەڵێن ئێمە کێشەیەکمانەیە کە پەیوەندی هەیە بە قەیرانی فڵان بابەت لە کارگەکان. ئیمزاکە هاتووە بە بژۆرەی قانونی پەرلەمانە بێ خوێندنەوەی بۆ بکەی. ئێمە ئێستا ئەم شتەمان نییە. لە ئەمریکا 10,000 ئیمزا کۆ بکەرەوە، بە قانون ئەبێ لیژنەی پەیوەندیدار ئەو بابەتە لە لیژنەکانە گفتوگۆی لەسەر بکە، ینی پابەندیشی یاساییە. بەڵام ئێمە ئێستا نەخێر، ئێمە بۆ بە پابەندیشی ئەدەبی، یعنی ئەگەر لە چاکی خۆی ئەندام پەرلەمانەکە جوابی خەڵک باتەوە، ژنە جوابی کەس نایەتەوە. و ئەمە وای کردووە کە خەڵک کەس بکە پەرلەمان پەیوەندی بەوە نییە، کە لە کاتێکا پەرلەمان پەیوەندیشی زیندوی بە وردەکاری ژیانی خەڵکەوە هەیە. سیاسیەکانی ئێمە وازان بەس پەرلەمان بۆ قانونە سیاسیەکانە. باشە من پرسیارێکەکەم، ئێمە لەسەر کێشە ئابوووریەکان کە پەیوەندی بە گەشەپێدانەوە هەیە، هیچ خلافێکی سیاسیمان نییە، نێژێتی نەپارتی نەگۆڕان نە ئیسلامی نەنەوەی نوێ. کێشەی هەیە لەوەی قانونی کۆمپانیەکانی کوردستان گۆڕین. سەرڕەنگە خەڵک بڵێ قانونی کۆمپانیەکەی کێشەیە، ئەو پەیوەندی بە دەوڵەمەنوێن. نەخێر، ئەگەر ئێمە گۆڕانکاری لە قانونی کۆمپانیەکانە بکەین، بەو گۆڕانکاریە دەرفەتی کار نەک بۆ خەڵکی تازە پێگەیشت و بۆ خەڵکێکە ئابووریشی مامناوەندی شەیە دروست دەکەین. گۆڕانکاریکردن لە قانونی مقاولات، گۆڕانکاریکردن لە قانونی کردی تەندروستی. یعنی ئێمە بەرە ئەو بوارانە بڕۆین کە پێڵێن گەشەپێدان،
گەشەپێدانی هەمەلایەنەی دەوڵەت ئەمە واکە کە ئەو کاتە خەڵک کەس بکە پەرلەمان پەیوەندی بە ئەوە هەیە بەڵام کە ئێستا هاوڵاتیشی سادە دوێنی ئەڵە جامنە عیلاقەم بە پەرلەمانەوە چییە وەڵام دوکانەی خۆم 2 دینارم بۆ پاکە ئەگەر دوکانەکە نەبێ ئەمرم لە برسا بە دەربڕینی سادەی ئەو بەڵام ئەگە قانون پەرلەمان قانونێ دەربکا بۆ دڵنیایی کار ئەگەر تۆ بەهانی ئێمە پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەت جا من ویستم خاڵێکی تریش بڵێم ببوورە درێژەم پێە هەر ئەمەوێ لێرە وەری بگرم هەڵەیەکی تریش هەیە کە ئەبێ ڕاستی بکەینەوە ئەوش دووبارە پەیوەندی هەیە بە ژێرخانی پەرلەمانەوە ڕۆڵی ڕقابی لە کوردستانە بە غەڵەت تەفسیر کراوە ڕۆڵی ڕقابی لە پەرلەمانی کوردستانە واک لێگراوەتەوە پەرلەمان ئیشی ئەوەیە دوژمنایەتی لەگەڵ حکوومەتە بکە ئەندام پەرلەمان خواخوای ئەوە بێ بەڵایە بەسەر وەزارەتێکا بەسەر دام و دەستگایەکە بێ ئەم بیکا بە فلیم ئیتر تۆ بی بە پاڵەوان پێچەوانەکەشی ڕاستە ڕەنگە لە هەندێک خۆناغا حکوومەتیش سنگەرێکی گرتوێ هەستیار بێ بەرامبەر بە هەڵوێستێکی پەرلەمان ئەمە هەردووشی هەڵەیە لەبەرەوەی شتێکەیە ناوی دەوڵەتە کە ئەڵین دەوڵەت هەموو دام و دەستگاکان بەیەکەوە گرێ چ پەرلەمانێکەیە بەقە پەرلەمانی ئینگلیزی دێرین و سنجین و گەورە بێت باشە ڕەنگە خەڵک ئەم زانیاری بەلاوە سیر بێ ئەزانی وەزیر لە هەندێک لە وەزیرەکان لە حکوومەتی بەریتانی لە هەما وەختا ئەندامی پەرلەمانی بەریتانیان ئێستا ڕەنگەیەکی گوێی لێ بێ بڵێ باشە ئەمە باسی چیەکەن ئەمانە هاتوون ئانوێ مجاملەی حکوومەت بکەن نەخێر ئیشی پەرلەمانەوەیە کە ئەو کێشانەی کە کێشی زیندوی ناو کۆمەڵگاکەن بۆ نمونە من ئەندامی پەرلەمانم ڕۆم سەیرەکەم ئەم ساڵی کێشەی شتوکاڵیمان هەیە لە شارە زوور دەشتێکی بە پیتە شووتی خراپ بەرهەم هاتووە کێشەی تۆڵمانەیە کێشەی وشیاری جوتیارمانەیە ئێ باشە خۆ ئیشی منەوە نێ بچم سەنگەرەکە بگرم لە وەزیری کوشت و کاڵ و بچم حای بەرم ئیشی منەوەیە کە بڕۆم خێرا شتەکان ئامادە بکەم بڕیارێ ئامادە بکەم پرۆژەیەک ئامادە بکەم یعنی بێ بە شتێکی تەکمیلەیی ئەم شتێکی ئێستا لە کوردستانە مەفهومی ڕقابی بووە بە مەفهومێکی سیاسی لە مەفهومە پەرلەمانیەکەی دەرچووە بۆیە ئێمە زۆر گرنگە ئەم شتانە ڕاستکەینەوە ئەم ڕاستکردنەوەی بە مەفهومی مجاملەی سیاسی نایە بە مەفهومی ئەو شتە دێت چۆن وڵاتەکەت پێشەخەی هاوڵاتێک بەلایەوە گرنگ نییە ئەم پێشکەوتنە پەرلەمان کردوێتی سەرۆکی هەرێم کردوێتی وەزیری فڵان کردوێتی یا چێنەی کردووە بەلایەوە گرنگە وڵاتەکەی پێشکەوێ بۆیە من قسەی کۆتاییم لەم بڕگەیە ئەوەیە ژیانی پەرلەمانی لە کوردستانە بەم جۆرە پێویستی بە گۆڕانکاریەکی جەوهەری و ڕەگە و ڕیشەیی هەیە خاڵی کۆتاییشم ئەمەیە هیچ گومانی تیانە لە ناو کووردا خەڵکی بەتوانە و لێوەشاوە زۆرە بە پێچەوانەی ئەو بۆچوونی کە پێی وایە ئەمە کەفاەتمان کەمە کەفاەتەکان لە خوارەوەن بارودۆخێک دروست بووە کە گۆڕانکاری مۆڕاڵ ڕەوش ڕوویاوە ڕەوش لە ناو خێزانە ڕەوش لە ناو حیزبە ڕەوش لە ناو کۆمپانیەکانە بەداخەوە بارودۆخێک هاتوتە پێشەوە کە دابڕاو نییە لەو مەسلەی ئەنتەرنێت و بەجیهانی بوون و گواستنەوە بەرەو جۆرێک لە ناو کولتوری سەرمایهداری کەوای لێ هاتووە هەلپەرسی شوێنی ڕەوشی گرتوێتەوە بۆیە خەڵکی کەفاەت نە لە ناو کۆمپانیایە نە لە ناو حیزبە نە لە ناو حکوومەتە بە پێویستجێی نابێتەوە یعنی ئێمە ئەبێ ئەو ڕاستێش ببینین کە ئێمە ئێستا لە ناو قەیرانێکی کولتوری شاین بە حکمی ئەوەی ئێمە لە قۆناغێکی گواستنەوەین ئەم قۆناغی گواستنەوەی گۆڕانکاری مۆڕاڵی دروست کردووە لە ناو کۆمەڵگا پێت وایە بە دروستکردنی گۆڕانێک یا ئەپدەیتێکی پەیکەری پەرلەمانی وەکو خۆت ناوت نا گۆڕانێکی بنچینەی بۆ نمونە دروستکردنی ئەنجومەنێکی پیران وابکا کە حاکمی قەدیر وابکا کە ئەندازیاری بەتوانا وابکە پرۆفیسۆری ئەکادیمی هەوڵ با بێ بە ئەندامی پارلەمان هیچ گومانێکی تیانە ئەم شێوەی ئێستەی پەرلەمان دیارە ئێمە ڕێزیکی بێپایانمان بۆ پەرلەمان و بۆ هەموو خەڵکە بە ڕێزانی کە لەوێ کارەکەن ماڵسەنگانیشی زانستیەکەی بەم جۆرەی ئێستا هیچ پەرلەمانێکی بەم جۆرە لە دنیای نەماوە کە یەک ئەنجومەن بێ و هەموو کەفاەتەکان وەکو یەک بن نمونە بۆێنمەوە مەسر ینی بە نمونەی ئینگلتەرەش نێنینەوە بڵێنەوە خۆر ئاواییە و مەسر وڵاتێکە ئەوانش مسلمان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئەزانی قانونی هەڵبژاردننی ئەوان شتێکیان کردووە بە پێی چین و توێژەکانە یعنی لە قانونی هەڵبژاردنە چۆن ئێمە ئێستا مەرجمان هێڵینە بێ لە 130 ژنان بێ لە کاتی پێشکەشکردنی کاندیدەکانە حیزبەکانە بێ ڕیزبەندی ژن ڕەچاو بکەنە بێ ئەگەر یەکەم کاندید ڕەگەزی پیاو بووە بێ دووەمیان ئۆتۆماتیکی ژن بێ یا بە پێچەوانەوە واتە پابەندیەکی قانونی هەیە لەوێ چیان کردوانە بە چین و توێش ئەڵێ بێ لیستەکەت لە 105 مابڵین جوتیار لە 105 مامۆستای زانکۆ بێ لە 105 نەقابەی مهندسین بێ بۆ ئەوەی کە لە ناو پەرلەمانە تۆ لیژنەکانت هەیە خەڵکی بەتوانا خەڵکی کەفاعەت چێتە ناو پەرلەمانەوە کە تۆ ئەمەد نەکرد ویان بە تەعینەکەن کە ئەمەد نەکرد ئیتر بارودۆخی گێتە پێشەوە هەموو کەسێکەوەی دەنگ بێنێ بەبێ ڕەچاوکردنی کەفاعەتی یعنی تەنانەت وای لێ هاتوو بۆ زانیاری خۆ دێستە بچۆ پرۆفیسۆرێکی ئەندازیاری بێنە کە زۆر بلیمەتە بیێنە دەنگ نایەنێ
بەڵام ڕەنگە خەڵکی بێنی بۆ نمونە بەندبێژێ بێ کە دیارە ئەوش بەشێکە لە هوەری فۆکلۆری کوردی و من خۆم زۆر باخ بە فۆکلۆری کوردی ئەم ڕەنگە خەڵکێکە بە بەغەڵەت لەو شتە تێبگان و ئابزان بەندبێژی پیشەیەشی جۆرێکە نە بەڵام مەبەستەکەی ئێمەوەی بڵین پیشەی بەندبێژی پیشەی قانون دەرکردن نییە پیشەی قانون دەرکردن پیشەی زاناکانە ینی کاڵین زاناکان یعنی ئەو کەسانی کە لە بوارەکانی خۆیانە زانان هەر بۆیە بینی کە ئێستاکە خەڵک ئەڵێ باشە پەرلەمانە جابانە بێ باشە ئاوا قساکەن بە زمانێکی سادە بەڵام بەیانی ئەگە پەرلەمانی کوردستان ئێستاوە دوێنێ سەرۆکی حکوومەت داوای لە وەزارەتی ناوخۆ کردو لەم هەفتەیە ئەڵێ مۆڵەتی شۆفێری دەستکاری بکەن لەبەرەوەی ڕووداوی هاتوچۆ زۆرە باشە ئەبوو ئێستا بەبێ یەک و دوو نەک لە بە خاتری سەرۆکی حکوومەت یا لەبەر خاتری فڵان نە ئەبوو بڕۆژ نایەکسەر هات نابیەوە تێکا کە وەرن با قانونێک دەرکەین دڵنیایی هاتوچۆ تۆ ئۆتۆمبیلێکت کڕیوە کۆڕێ پارە و پیاوە کام ئۆتۆمبیلی هەرزانە لە کوردستانە لە دەفتەری دۆلار کەمتر نییە باشە تۆ تەنکەرێکی پێ بای 100,000 دۆلارە کە ئەسووتێ وەرەگەڕێ خەڵک بە تورەکە سواڵی بۆ کۆکەنەوە باشە شەریکەیەکی تەمین دروستەکەین هەموو ئۆتۆمبیلێک چۆن پارەی غەرامەی کامێرا داڕین ساڵانە بێ ئەوە تەمین بێ ئەگەر ئۆتۆمبیلەکە هەرچیشی لە هاو شەریکەی تەمین هەیە دەستخۆش ئەمە بە چارەسەرێکەوە نیە ئەمە نمونەیەشی بەسیط ئەمە ئەو کاتە هاوڵاتی تەکسی ئەوەی مسر بە پاسێک ئەڵێ وڵا پرسیاری پەرلەمان ئەوان مهمە کاکاوڕێ بەڵێ ئەوەی مسر ئەو فئاتە بە تەعینە واتە ڕێژێک ناو قانونی انتخاباتە حیزبەکان کە لیستی کاندید پێشکەشەکەن پابندی کردوین مەسە من حزبی یەکێتیم 20 کەسە نێرم بۆ نمونە ئەڵێ بێ دوانیان مامۆستای زانکۆ بێ یەکیشیان زووتیار بێ یەکیشیان دادوەر بێ دوانیان ئەندازیار بێ بۆ ئەوەی کە هەموو گەڕڵیان نێنە دیارە تۆ هەمەلایانێ ینی و کاتە تۆ ناو لیستەکە تا هەموو چین و توێژەکانی تیا بەڵام ئێستا ئەمەجێتیانە لەوانەیە بۆ نمونە هوەری دراما حەزیان لێ لەوانەیە بەسەڵەن دوو درامەتی هەبێ هەمووی دەنگ مەبەستەکە چییە کاگرنج مەبەستەکەی ئێمە خاڵێکە ئێستا وەکو باسمان کرد پەرلەمان ئەبێ گۆڕانکاریەک لە سیستەمەکەی بکە و ئەبێ حیزبەکانیش گۆڕانکاری بکەن لە ناردنی نوێنەر یعنی قابلە لە ناو کووردا 100 کەسمان دەست نەکەوێت لەم حیزبانە کە خەڵکێ بن لێوە شاوە بن بە ئەزمون بن بچنە ناو پەرلەمانەوە باوەڕکە ئەگەر بەو جۆرە بیبن خەڵک نەگڕخ ناگرێ خەڵکە چێ سەراگرێ لە بەردەم پەرلەمان ڕسم لەگەڵ ئەندام پەرلەمانە بگرێ بە شانازیە زانێ بەس باوەڕڕاوە ناو پەرلەمان ئەڵێ کاکە ئەو پەرلەمانی خۆمە باوەڕم پێ بکە ئێستاش بینەرانی بەڕێز لە ناو ئەو پەرلەمانی کوردستانە کەفایی زۆر گەورەیە وەکو کاکاوڕێوتی بەڵام کێشەکە ئەوەیە بەڕاستی لە وڵاتی ئێمەدا حیزب بە مەرج خەڵک کاندیدەکەوەی کە من بزانم یعنی ئەگەر دوو جار بە قسەی حیزبەکەی نەکا ئیتر بێزراوە بێ لەوانەیە کاگرنج ببوورە باوەڕکە کێشەکە بە پلەی یەکەم ئەوە نییە قەیناکە حزب مافی خۆیەتی تەنانەت لە پەرلەمان لە سوید ئەوە سوید دێنینەوە بە نمونە بۆ ئەوەی کە دوای کەس گلەی مالێنەکە لە سوید دەگەر ئەندامی پەرلەمانبی لە حیزبی بڵێن من یەکێتیم ئەچمە حیزبی سۆشیالیست یەکسەر سەرۆکی لیستەکە بۆ هەیە دەرەکە لەبەرەوەی ئێمە دەنگمان بە تۆیاوە خۆ تۆمان نەهێناوە بە کەیفی خۆت بڵێ وەڵام من ئەڕۆم لەم حزب بۆ ئەو حزب قەینا با پابند بێ بە حیزب بەس حزبی ئێمە باس حزبێکی سویدی ئەڵێ بۆ نمونە با هەڵبژاردن با عمری پەرلەمان درێژ بکەینەوە لەبەرەوەی گوایە دەستور باشە عمری پەرلەمان درێژ کرا کۆمنتەکە بۆ تۆنیە عمری پەرلەمان درێژ کرایەوە گوایە دەستورە نووسنەوە کوا دەستور کوا ئەوە بۆ مامۆستا جەعفەر نییە بەڕاستی من بۆ هەموو حیزبەکانی کوردستان ئەو پرسیارە خەمەڕوو ئینستیتوتی پێی قسەی جیاوازی هەیە ڕاپۆرتان هەیە لە دنیای مۆدێرنا ئەم نوع ئینستیتوتەی کە تۆ کردوتەتەوە زۆرە زۆر جار حیزبەکان ڕاپۆرتیان لێکڕن حکوومەتی ئەمریکا بەو عەزەمەتیە و بەو زەبەلاحیە لە بڵین لە تینگتانکەکان ئەچێ ڕاپۆرتەکڕێ ئێستا ئێوە بە قوربەسەری داتا کۆکەنە و ئیستبیانەکەن و ئەماکەن و ئەواکەن یعنی ئەکرێ بزانین وەزعمان چۆنە بە پێی ڕاپۆرتەکەی ئێوە بە تایبەت پەرلەمانەکەمان زۆر سپاس ئێمە وەکو ئەنستیتۆتی پێیکە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنین بێلایەنانە پرۆفیشناڵانە کارمان لەسەر داتا کردووە کارمان لەسەر ئەو بارودۆخە کردووە کە دەگوزارێت لە پەرلەمان ئەدای پەرلەمانمان هەڵسەنگاندووە لەسەر جەم لایەنەکانەوە مەبەستی ئێمە لەوەیە زۆر کات بە هەڵە لێک درابێتەوە تاکە مەبەستی ئێمە ئەوەیە پەرلەمانێکی باشمان هەبێ یاسای باش دابڕێژێت بۆ ئەوەی کۆمەڵگا بخاتە سەرسکەی خۆی وە قوبەیەک بێ بۆ کۆکردنەوەی هەموو خەڵکی کوردستان
دوور لە هەر فراکسیۆنێک هەر لایەنێکی حزبی بەو شێوازە ئێمە کارمان کردووە بۆ ئەوەی فشار دروست بکەین لەسەر پەرلەمان لەسەر پەرلەمانتاران لەسەر لیژنەکان لەسەر دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوی هەندێک ئەو هەڵانەی کە دەکرێت ئەو پێشێلکاریانەی کە دەکرێت ڕابگیرێت چونکە ئەو راپۆرتانەی ئێمە تاکو ئێستا لە بەردەست بەڕێستانە 24 راپۆرتمان بڵاو کردوەوە راپۆرتەکان هەمووی دەکرێن بە زمانی کوردی دەنووسرێت دەکرێت بە عەرەبی و بە ئینگلیزی و بە سەرجەم ڕێکخراو نێودەوڵەتیەکان ئەوانەی دەستمان پێیان بگا بە قونسوڵیات بە حزبە سیاسیەکان و بە پەرلەمان و پەرلەمانتارانیش دەدرێت مەبەستی ئێمە فشارە بە ئەوی هەڵەکان کە بکەینەوە پەرلەمان لەکوێدایە پەرلەمانی کوردستان بەداخەوە دیسان دەڵێن بەداخەوە کە نەدەبووە بێ چونکو بەرزترین دامەزراوەی یاسایی و سیاسی شەرعی هەرێمی کوردستانە کە پێویستە هەموو خەڵکی کوردستان لە کاتی پرسە چارە نووسازەکاندا بۆی بگەڕێنەوە بەڵام بەداخەوە ئەدایەکی لاوازی هەیە و نەیتوانیوە وەکو پێویست سەرکەوتوو بێ لە ئیش و کارەکانی ئەمە بەپێی ئەو داتایانەی کە ئێمە لەبەر دەستماندایە یەک دەستەی سەرۆکایەتی دوو لیژنەکان و سێ پەرلەمانتارەکان بێگومان ئەمە بە شێوازی گشتینی ڕەهانیە بڵین هەمووی بەڵام بەشی زۆری ئەوەی ئێمە بینیمانە بۆ پەرلەمانی کوردستان یەک لە ڕووی ئەرکەکانی ئەگەر سیرکەین یاسادانانەوە ئێمە کلێنی یاساییمان زۆرە ناچمە سەر ئەوەی چ کلێنێکە هاوڕێم کاکاوڕێ ئێستا باسی کۆمەڵێک کلێنی کرد ئەگەر بینە سەری زۆر بواری ترمان هەیە یاسای بۆ دابنین نەیتوانیوە وەک کەمترین یاسای دەرکردووە ئەگە دەڵێن بە زۆری ژمارە یاسانیە نەخێر ئێمە کلێن یاساییمان هەیە دوو هەر لە بواری یاساداناندا ئەو یاسایانەی دەرکراون زۆرترین هەڵەی یاسایی و زمانەوانیان تێدایە کە لە کاتی تەفسیردا کە لە کاتی جێبەجێکردندا ئیشتیهادی جیاجای لەسەر دەکەوێتەوە ئەمە گرفتە لە شوێنی خۆی خاڵێکی تر سەبارەت بە چاودێریکردن کە ئەرکێکی پەرلەمانە بەداخەوە پەرلەمانی کوردستان تا ئێستای لەگەڵدا بێ بە هەر پێنج خولیەوە چەند جارێکی کەم نەبێت کە ناگاتە پەنجەکانی یەک دەست بە مەبەستی پرساندن وەزیر بانکێشتی پەرلەمان نەکراوە بەڵکو هەر میوانداری بووە ئەم خولەی ئێستا کە تیایدایە هیچ پرساندنێکی نەکردووە و نەیتوانیوە لێپێچینەوە لە هیچ بەرپرسێکی حکومی لە دەسەڵاتی جێبەجێکردن لە سەرۆکی حکوومەتەوە هەتا وەزیرەکان هەتا وەکیل وەزیرەکان و هەتا کۆتایی بکات واتە بە ئەرکەکانی خۆی هەڵنەستاوە ئەرکێکی تری پەرلەمان دانانی بودجەیە ئەم پەرلەمانە 4 ساڵە ئەندامەکانی پرۆژەی یاسای بودجەیان نەبینیوە بێگومان خولی پێشتری ژوا بوو 5 ساڵ 9 ساڵە پەرلەمانی کوردستان ئەمە 10 ساڵە ئەمە داخلی دەیەم ساڵ بووین کە دەبوایە ئێستا ئێمە لە مانگی سێداین بودجەی ساڵی 2023مان پەسەند کرابێت نەخێر ئەمەشیان پەسەند نەکراوە بەم ئەرکەشیان هەڵنەستاوە پەرلەمانی کوردستان یەکێکی تر لە ئەرکەکانی پرسە نیشتیمانیەکانە بەداخەوە پەرلەمانی کوردستان لە پرسە نیشتیمانیەکان ڕۆڵی ونە پرسە نیشتیمانیەکان ئەگەر تێبڕوانین چە ئەو پرسانەی کە ناوخۆن لە ناوخۆی هەرێمدا من هیچ ڕۆڵێکی پەرلەمانی کوردستان نابینم ڕۆڵی هەبێ لە چارەسازی ئەو هەموو گیر و گرفتانەی کەوا هەبوون ئەگە بەڕێستان دەیزانن حەز دەکەم یەک خاڵ یەک نمونە بۆ بهێنەوە لەسەر ئاستی دەرەوە هەر لەسەر ئاستی ناوخۆ پەیوەندیمان لەگەڵ بەغدا ئەو هەموو گیر و گرفتانێک کەوا هەمان بووە پەرلەمانی کوردستان لە هیچ کاتێک هیچ کام لە حزبە سیاسیەکان حکوومەت بۆی نەگەڕاوەتەوە لە هەندێک کادا دەتوانین بڵێن جۆرێک لە ناوکەوانە وەکو دەڵێ پرسە خەسوانەیەک دەکرێت بەڵام هیچ بە بڕیاری پەرلەمان نەبووە لەسەر ئاستی دەرەوە پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکی بەرزە چونکو ئێمە من لەگەڵ ئەو ڕەئیە نیم کە دەڵێن پەرلەمان زیادە ئەم پەرلەمانە با نەمێنێ ئەمە با داخرێ با بکرێ بە فڵان فیسار فیسار نەخێر پەرلەمان گەورەیە ڕەیەژەیە بڵێ با پەرلەمان نەمێنێ ئەم ڕەئیە زۆر زۆرە وەرە بەیانی کاگڕند مایکەکە بەدەستەوە بگرە بڕۆ ناو بازار ناو خەڵک مەبەستم خەڵک نییە مەبەستم ئەوام زانی مشەڕعین و ئێمە باسی بەڵێ ڕای گشتیە ئەمە ڕایەکی زۆر خراپەکە دروست بووە چونکو تەنها
بەدیلی ئەمانەی پەرلەمان وتت ڕابوو یا داتای ئینستیتوتی نەخێر پێی ئەمە داتایە ئێستا یەک یعنی بێ ئەم قسانت هەمووی ڕقم و داتا هەمووی ڕقم و داتایە باشە. کاک ڕەنج لەسەر ئاستی دەرەوە پەرلەمانی کوردستان دەتوانین بڵێن نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکات لە کام مەحفەلی نێودەوڵەتی بینیوتە پەرلەمانی کوردستان چوو بێت ناوەڵە شتێکی تر بڵێم بەڕێز سەرۆکی پەرلەمان من لێرەوە ڕێزی زۆرم هەیە بۆی سڵاویشی سڵاو بۆتانەبوو ڕێزم و هەیە ئەویش بۆ- بەڕاستی ویست بەشداری بەرنمەکە بێت لێرە نەبوو پێم خۆش بوو دکتۆرە ڕێواز هەم هاوڕێی خۆشەویست با بگەڕێتەوە گفتوگۆی لەگەڵەکەم کەسێکی زۆر بەڕێزە بەڵام قسەی ئێمە لەسەر کەس نییە قسەی ئێمە لەسەر پۆستەکەیە لەوەی هەر کەسێکی تر بێ لەوێ ئێمە وا بڵێن لە دەرەوە بوو بەڵێ لە سەفەر بوو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز دکتۆرە ڕێواز یەکێکە لەوانەی دەتوانم بڵێم لەو فترەیە زۆرترین سەفەری دەرەوەی کردووە بەڵام هیچ کام لە سەفەرەکانی بە ناوی سەرۆکی پەرلەمانەوە نەبووە ئەگەر بەڕێز نمونەیەک دەزانیت پێم بڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە فلان تاریخ چووە فلان پەرلەمان چووە فلان وڵات لەگە فلان بەرپرس دانیشت نەبووە و لێرەدا ئەو وەفدانەی کەوا هاتوون بۆ پەرلەمانی کوردستان دەتوانم بڵێم عفونکەی ئەمان بۆت هەیە بۆ نمونە وەکو باحسێک ڕەخنە بگری بەڵام بەڕاستی لەبەروی کە ئەندامی پەرلەمانە لەبەروی سەرۆکی پەرلەمانە ناکرێت تەحریمی سەفەری شخصی لە کەس نەمان وتووە نانا ببوورە نانەوتە ئێستا لە سەفرە زۆرترین سەفری کردووە بەڵام ئەوە مافی هەموو کەسێکە خەڵکێکەیە بازرگانە سەفەرەکە خەڵکێکە نیشتیمانی وی وا تەفسیر نەکرێت مافی خۆیەتی سەفەر بکە و زۆر ئاساییە قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە چونکو لە ڕاگەیاندەکاندا باز دەکرێت کە بەڕێز سەرۆکی پەرلەمان فیگەرێکی گشتیە بەڕێز سەرۆکی پەرلەمان دەڵێ لە سەفەرە من دەڵێم ئەو سەفەرانەی کەوا کردوویەتی هەتا بیرتە کاتی مەسلەی کۆرۆنا گرفتی لەسەر دروست بوو ئەگەر بیرتان بێ کاتی کەرەنتینەکە سەفەرەکانی بە ناوی پەرلەمانەوە نەبوو و ئەم وەفدانێک کەوا هاتوونەتە پەرلەمان بەسەردان وەرە 95 بەسەرەوەی هیچ کامی بۆ لای پەرلەمان نەهاتووە بەڵکو هاتووە بۆ لای حزبە سیاسیەکان هاتووە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێەوە بەشی پرۆتۆکۆل لەوەیە جەولەیەکیان پێلێدەن بیان سوڕێنەوە سەردانی ئەوێشیان کردبێت قسەکەی ئێمە ئەوەیە پەرلەمان لەو دامەزراوە گەورەیەوە بۆچی هاتە ئەو ئاستە وای لێ هات کوالەتی پەرلەمانتار دابەزیوە بە جۆرێکە کاگرنج کاک دکتۆر جەعفەر باسی ئەوەی کرد کە وتی لە سەردەمی شەڕی ناوخۆدا پەرلەمان ڕۆڵێکی هەیبەتداری هەبوو گرنگ بوو باشە بەڵام منیش قسەیەکی ترت بکەم بەڵێ تۆزە لەوانەیە قسەکەی مامۆستا ڕاست دکتۆر ڕاستی فەرمووە بەڵام دیوێکی ترێتی ئێمە زۆر جارەڵین بۆ سەرکردە سیاسیەکان ناچنە پەرلەمان ئەزانی زۆرێک لە سەرکردە سیاسیەکان ئەندامی پەرلەمان بوون لەو خولەشا بوو کە شەڕی ناوخۆڕوویا و هەتاوەکو ئێستش ئاسەوارەکانی بە ژیانی خەڵکەوە ئەزانی خەڵەکەی ئێستا لەم هەولێرە یعنی بەنانە سکیێژی لە کاتێکا لە منتیقی یەکێتیە هەزاران دۆنم زەوی هەیە و نایەنەوە ئەزانی خەڵکێکێ ئاوارەیە هەری ئەو پەرلەمانەیە کە سەرکردەکانمان ئەندام پەرلەمان بوون لەو سلێمانیا یەکێتی لەبەروی پارتیە پارچەی عەرزی پێڕەوا نەبینیوە بەڕاستی ئاوارێ و لێرەش بایی مەلاین دۆلار ئەرزی لەناو هەولێرەکەی خۆیان بەجێماوە ئەمە ئێمە بین ئەو پەرلەمانی ڕابردوو بکەین بە عەسری زێڕینی پەرلەمان نەخێر هەموو پەرلەمانەکان بە ئیشکالەوە دەسا و دەستی دەسەڵاتیان کردووە ئەگەر وانە پاش ئەم ناوبڕا کۆمنتت هەبێت سوپاسە دەکەم بنەرانی هێژا ئەگەڕێمەوە خزمەتتان. بەڕاستی هاتنە ناوی من بۆ قسەکانی جەنابەت ئەوەیە بەدەر لە هەموو مجاملەیەک بۆی کە وا نەکەوێتەوە کە تەرکیزی ئێمە بەتەنیا لەسەرم خولەی پارلەمانە چونکە هەر یەکێک لە ئێمە لە دەسەڵات لە برادرانی فراکسیۆنی پارتی لەوانەیە یەکێتی لە هەموو نەوەی نوێ ئیسلامیەکان هەر یەکە و چەندین کەسە ناسین کە جێگەی متمانەی خەڵکی کوردستانن لەوانەیە خەڵکێکە بێ بەتەما بێ خۆی بربژێر بکاتەوە ئەوەندەستی قەومتمانەی بە میلەتەکەی و بە خۆشی هەیە و بە حیزبەکەشی هەیە وەنیە یعنی بە تەقیمەکانی ئێوە ئەمەوێ بزانم بەتەنیا لەسەر خولێکە یا ئێوە هاتوون بەراوردکاریتان کردووە پێوانەکانتان لەسەر چ بنەمایەکە
یعنی ئەو قسانی کە بۆ منت کرد ئەگەر بیکەیتەوە بە ڕقم ئەکرێ گوێم لێبێت. بەڵێ ئێمە جارێ ئەمە دووەم خولی پەرلەمانە کە چاودێری دەکەین. چاودێری خولی چوارەممان کردووە، سیانزە راپۆرتمان لەسەری بڵاو کردوتەوە و لەسەر خولی پێنجێش ئەمە یانزەمین راپۆرتە بڵاومان کردوتەوە. پشت بەچی دەبەستین؟ پشت بە چەند کەرستەیەک دەبەستین. یەکەمیان ئەوەیە ئێمە پشت بۆ دەبەستین ئاخۆ تا چەند پەرلەمانی کوردستان پەرڕەوی ناوخۆی خۆی جێبەجێ کردووە یاخود پێشێلی کردووە لە هەر دانیشتنێکە لە هەر هەڵسو کەوتێکە هەموو ئەوانەمان ڕست کردووە، تا چەند یاسای جێبەجێ کردووە یان پێشێلی کردووە. ئەمە بەشێسا پێشێلەکە خۆی یاسا بەڵێ ئێستا یاساکان هەمووی دەخەمە خزمەت جەنابتەوە بۆ ئەوەی بزانین کەچی پێشێل کردووە. بەشێکی تری ئێمە قاعیدەیەک هەیە لەلایەن یەکێتی پەرلەمانتارانی جیهانەوە کە دانراوە بۆ هەر پەرلەمانێک تا چەند کارایە یان کارانیە لاوازە لە چه ئاستێکدایە ئێمە لەو راپۆرتانە ئەم قاعیدەی یەکێتی پەرلەمانتارانی جیهانمان بەکارهێناوە. باشە بۆیە قسەی ئێمە ئێستا لەسەر ئەم خولەیە. لە ڕاستیدا کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا بێمەوە سەر ئەوە نییە خولی یەکەممان زۆر گرنگ بوو بێ، بەڵام خولی یەکەم کە یەکەم خولی بێ ئەزمون بووین ئێمە بەداخەوە ئەو خول دوای 5 خول دوای 30 ساڵ لەم خولی ئێستا باشتر بوو بێت. بە چ سیفەتێک؟ یەک جارێ یەکەمیان لە متمانەی خەڵکەوە بە پیایدا بین تا هاتووە لە خولی یەکەمدا 186 خەڵک دەنگ دەدا، بەڵام لە خولی پێنجەم 159 دەنگی داوە. هەرچەندە ئەو ژمارەیەش دەتوانین بڵێن جێگەی نیقاشە، ئەمە دابەزینە خول لە دوای خول. دوو سەبارەت بە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستانەوە لە خولی یەکەمی پەرلەماندا لە خولی یەکەم و دووەم لە هەمان کاتی خۆی دانیشتن دەکرێت، بەڵام لە خولی پێنجەمدا لە وادەی خۆیدا یەکەم دانیشتن ئەنجام نادرێت. یەکەم سەرۆکایەتی لە خولی یەکەم لە وادەی خۆیدا هەڵدەبژێردرێت، بەڵام لە خولی پێنجەمدا نزیکەی 5 مانگ دوا دەکەوێت. دوای 5 مانگ اینجا ناگەنە یەک. بینە سەر ئەوەی باسی بڕیار بەدەستی حزبەکانت کرد. کاگرانس کاری حزبی عیب نییە، کە زوای نەوتوە. لە وڵاتی ئێمە بەداخەوە سوورەیەک دروست بووە، حزب ئەدایەکی کۆمەڵی مەدەنیە، خۆی هەڵدەبژێرێ کاندید دەکات، حکوومەت دروست دەکات، بەڵام حزبیش کۆمەڵێک پرەنسیپ و ئاکار و شێواز و ڕێکاری هەیە. ئەمەی بڵێ شێوێنراوە، بەڵێ ڕاستە شێوێنراوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە بڕیار بەدەستانی حزب لە نێو پەرلەمانی کوردستان بن. لە سەرەتاکاندا لە خولی یەکەمدا 3 مەکتەبی سیاسی پارتی و 5 سەرکردایەتی پارتی لە نێو پەرلەمانی کوردستان ئەندام بوون. 7 مەکتەبی سیاسی یەکێتی و 9 سەرکردایەتی یەکێتی ئەندامی پەرلەمان بوون، بەڵام لە خولی 5دا پارتی دیموکراتی کوردستان 1 ئەندامی هەیە سەرکردایەتیە، یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە 1 ئەندامی سەرکردایەتیشی نییە نەک مەکتەبی سیاسی. بۆ وا دەڵێن بۆ ئەوەی هیزنا بۆ بڕیارەکان ئەوەندە نەگەڕێنەوە، ئەوەندە وەکو ڕێوازخان ئەندامی سەرکردایەتیە. لەبەر ئەوە بووە سەرکردایەتی بەبێ هەڵبژاردن و دەنگدانیش، چونکو سەرۆکی پەرلەمان بوو لە کۆنگرەکەی دواتر لە کۆنگرەی حیزبەکەی دەنگی پێدراوە دواتر بووە، لەبەر ئەوەی سەرۆکی پەرلەمان بوو. مەسەلەن ئێستا لەم خولەدا ئێمە بینە سەر هین کاگرانس باسی ئەوەت کرد، کاکاوڕێ باسی کرد مەسەلەی پسپۆری. یەکێک لە پسپۆریە گرنگەکان مەسەلەی کوشت و کاڵە، بە تایبەت بۆ هەرێمی ئێمە. معقولە لە 111 ئەندامی پەرلەمان 1 دانەی تێدا نەبی پسپۆری کوشت و کاڵی هەبێت؟ یەکێک لەوانە ئابووریە، معقولە لە 111 ئەندامی پەرلەمان 1 ئەندامی تێدا نەبێ پسپۆری لە ئابووریدا هەبێ بێت بە سەرۆکی لیژنەی ئابووریە ئەندامی لیژنەی ئابووری؟ یەکێک لە پسپۆریەکان ئەندازیاریە کە 2 لیژنەی گرنگمان هەیە، یەکێکیان ئاوەدانکردنەوەی، یەکێکیان شارەوانی و گەشت و گوزارە. معقولە 1 ئەندازیار لە پەرلەمانی کوردستاندا نەبێت کە حزبەکان ئینیان نەکرد بێت. خاڵێکی تریان مەسەلەی بڕوانامەیە. لە بڕوانامە ئێمە کاتێک باسی کوالیتی دەکەین، ئەگە بەراوردێکی خولەکان بکەین لە خولی یەکەمەوە هەتا خولی ئێستا بە پێچەوانەوەیە ئەمەیە. بەڵێ لە خولی یەکەم کەمترین بڕوانامە هەیە، تا خولی دووەم زیاتر دەبی، سێم زیاتر دەبی، چوارەم ئینجا پێنجەم کێرڤەکە ئاوا هەڵدەکشێ. ئەمە هەمووی داتاکانە ئەندام بە ئەندام نووسیومانە. باشە بەرزترین بڕوانامە لەم خولەدایە، بەڵام کوالیتیەکەی وەکو پێویست نییە. بۆ نمونە باسی یاسا بۆ بەڕێستان بکەم. یاسا بەرزترین بڕوانامە
لەم خۆلەدا زۆرترین زۆرترین بەڵێ بەڵام کوواڵەتێکی وەکو پێویست نیە مەبەستت چییە؟ کوالیتیەکەی وەکو پێویست نییە بابێم باسی پسپۆری یاسا بکەم سەدا 23 ئەندامانی پەرلەمان پسپۆری یاسایان هەیە باشە واتە زۆرترین ئەندامی پەرلەمان پسپۆری یاسایی هەیە جگە لەوە زۆرترین ڕاوێژکارەکانی پەرلەمان کاک جەعفەر لە من باشتر دەزانێت پسپۆریان لە یاسادا هەیە ئەمە دوو لە نێو ئەوانە لیژنەیەکمان هەیە لیژنەی یاساییە ئەمە سێ جگە لەوە بەس سەرۆکی لیژنەکە ماستەری لە یاسادایە مشکلەم شەهادە نییە چونکو هەڵگری بڕوانامە جیایە لەگەڵ کەسانێک کەوا قاڵبووەوەی ممارەسەی یاسایان کردووە جگە لەمانە بەوەندەش ئاوینە خواردەوەتەوە تێر نەبووە مەسلە یاساییەکان لیژنەیەکی تریش بە گرێبەست پێکهێنراوە کەوا بزانم 6 کەسە یا 8 کەسە لە دەرەوە هێنراون ئینجا یاساکان زۆرترین گرفتیان تێدایە کاگرنج دەکرێت یاسایەک هەیە بۆ نمونە یاسای ئەڵە یاساکان گرفتی تێدا چێوا دەڵێ یاسای کارەبا وەزارەتی کارەبا پەسەند کرا بڵاو کراوە لە وەقع ئەو ڕۆژەی بڵاو کراوە هەمواریان پێشکەش کردەوە لەسەر داوای سەرۆکایەتی بەس هەموو یاسایە کە حکوومەت پێشنیاریە کاتچێتە ئەنجومەنی شورا بەڵێ ئەنجومەنی شورا خۆتەزانی یەک دنیا خەڵکی لەو قاڵبوانی تایە کە جەنابە دەڵێ پەرلەمان نەخێر ناچێتە ئەنجومەنی شورا پرۆژەکە ببوورە پرۆژەکە دەچێت بەڵام دواتر لە پەرلەماندا کاک جەعفەر ئاگدارە نەخێر ناچێتەوە شورا یەکسەر لە سەرۆکایەتی پەرلەمانەوە دەچێت بەس ئەوان لە نەیاساییەکەی بەڵا دەکەن اینجا دێتە بەڵام وانە جەنابی زمانەوانی لە کاتی پەسەندکردن لە کاتی پەسەندکردن ئەمە دەستکاری دەکرێت کاگرنج من نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە یاسایەکە بوو بە ناوی یاسای خۆپیشاندان باشە لە خولی چوار جەعفەر جێگری سەرۆکی پەرلەمان بوو هەمواری کراوە بەڵام لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە ڕەت کرایەوە دەبوایە خولی چوار بیخەنە بەرنامەی کارەوە دووبارە بۆ ئەوی دەنجی لەسەر بدرێتەوە بنێردرێ پەسەند بکرێت نەناردراوە وەکو خۆی ماوە کەواتە هەر پرۆژەیە ئەو یاسایە پەسەند کراو نییە خولی پێنج هاتن لەسەر سایتەکەیاندایە نەماڵپەڕی فەرمیان وەکو ئەو یاسایەکی جێبەجێ کراوێت ئێمە وەکو ئەنیستیتۆتەکەی خۆمان پەیمان پێبرد کە لەسەرمان نووسی ئەمە هەڵەیەکی گەورەیە خولی پێنج داینابوو لەلایەن وەزارەتی ناوخۆوە تەلەفۆنم بۆ کرا کاگرنج وتیان ئێوە بەڕاستانە ئەمەی نووسیوتانە وتم بۆ یعنی چیتیایە پێتان وانە وتێ کاکە کارەسات ئێوە نایزانن وتم چۆن وتی ئەمە کە پرۆژەیە ئێمە هاتوین دەورەمان کردوتەوە بۆ ئەفسەرەکانمان باشە لەسەر ئەم یاسایە ئەفسەر هەیە تەرقیە کردووە پلەی بەرز کراوەتەوە ئیمتیحانی کراوە وا کراوە تا دوایی لە کاتێک ئەمە پرۆژێ و یاساژ نییە چێ بەرپرسە بەرامبەر ئەوە چێ قەرەبووی ئەمە دەکاتەوە ئەم ناڕاستی و نازە یاساییە کە کراوە بیهێنەوە سەر ڕێگا لەسەر داخوازیەکەی ئێمە بە پەلە پەرلەمانی کوردستان هاتن سڕیانەوە و لایەندا ئەمە ئەگەر بەشێکی بێ بەشێکی تری کاگرنج معقولە ئەمە داتاکان لەم راپۆرتانەدایە ئەندامی پەرلەمان بە پێی پەیڕە و کاک جەعفەر لە من باشتر دەزانێ ئەگەر سێ کۆبوونەوە دەوام نەکات دەبێ فەسڵ بکرێت سێ کۆبوونەوە بەبێ عزری مەشروع یان پێنج کۆبوونەوەی پەچەر ئەندامی پەرلەمان هەیە لە 6 مانگدا یەک ڕۆژ دەوامی نەکردووە بۆ ئیجراعاتی لەگەڵ نەکراوە یەک نییە و دوو نییە و سێ نییە و چەندینە ئەندامی پەرلەمان هەیە دوی پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا ئەمەی دەفەرمووی بەڵێ بۆ ئیجراعاتی لەگەڵ نەکراوە ئەندامی پەرلەمان هەیە لە ماوەی 6 مانگدا هەیە چەندینن لە ماوەی ساڵێکدا یەک قسەی نەکردووە یەک بەشداری نەکردووە لە دانیشتنەکاندا یەک یادداشتی ئیمزا نەکردووە یەک پرساندنی ئیمزا نەکردووە یەک بیرۆکەی پێشکەش نەکردووە باشە ئاخر بەس وەڵڵی یەک شتە پێ بڵم ئەندام پەرلەمان بوونیش لە وڵاتەدا زۆر قورسە قساکەی پێتەڵەن پۆپۆلیستە قسە ناکەی ئەڵەن قسەی نەکردووە یعنی نازانێت چی بکا خەڵک کاکاوڕێ ئەمە خاڵی لاوازەکە ئەندام پەرلەمان قسەی نەکرد مەرجە بۆ نمونەی تر ناچالاک بێت و ڕاچیە لەسەر بەزەم نقطەیە ئەو قسانەی کاک سەروەریش فەرمووی جەوهەرەکەی ئەوەیە کە ڕەخنە لەسەر توانستی ئەندامانی پەرلەمان لەلایەک ویشوکارەکانی پەرلەمان هەیە بەسەرنجێکی کورتیشم هەیە بێگومان ئێمە بۆی بابەتەکان ڕەهەندی کەسی وەرنەگرن پەرلەمان دیارە دەستەی سەرۆکایەتی هەیە بەس بە تەنها سەرۆکی پەرلەمان نییە جێگریشی هەیە و سکرتێریشی هەیە و ئەمە وەکو بەرگریکردن نەبێت لە خاتوو ڕێواز
بێگومان مای خۆشحاڵیە شنێک سەرۆکی پەرلەمانی وڵاتەکەمان بێت کە بێ هەموو لایەک پشتیوانی بین بە تایبەت مادەم خۆشی لێرە نییە ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە کە ئێمە کێشەکان لە خودی سەرۆکی پەرلەمان و کەسەکانیش گرنگترن کێشەکە ئەوەیە من باسی گۆڕانکاریەکی مۆراڵم کرد کولتور لە ناو کۆمپانیا شالەکەرتی تایبەتە ئەو ئەندازیارانی کە زمانلووس و هەلپەرستن باشتری ئیشان دەسەکەوێ وەک لەوانەی پرۆفیشناڵ و مجارڕدن لە مجامەلەکردن لە ناو حیزبیشە پاڕادەیەکی زۆر لە ناو هەموو حیزبەکانە ئەوانەی کە دیارە ڕێزمانەیە بۆوانەیە کە ئێستا بەرپرسیارەتی حیزبیمانەیە بە گشتاندن قسە ناکەین بەڵام ئێمە لە بەردەم کێشەیەکی مۆراڵین گۆڕانکاریەک لە کولتور و ڕەوشت و ئاکارا ڕوویاوە سیستەمی پەرلەمانی لە کوردستان ئاو تێبینیانی بە ڕێزت کە باسیەکەی ئەگەر ئێمە بیکەین بە دوو ئەنجومان جارە دەسەڵاتەکان دابەشە بێ ئەنجومەنی دووەم بۆ خۆی بێ بەڕەقی بەسەر ئەنجومەنی یەکەمەوە وانە ئەمە یەک دوو کاتێک ئێمە گۆڕانکاریمان لە قانونی پەرلەمانە کرد ئەو کاتە پەرلەمانتار چەمشی حەسانە بگۆڕین کاک سەروە یعنی ئێستا کە پەرلەمانە بێ بە ئەندامی پەرلەمان ئیتر لا ناچێ یعنی ئەگەر دەست بەرز بکاتەوە و چالاکی بکا و چالاکی نەکا بۆ بە بەرپرسیارەتیشی ئەدەبی لە ئەنجامە خانەنشی نەبێ ئەو ئەندام پەرلەمانی شەو و ڕۆژ خەریکی ئیشکردنە و شەو و ڕۆژ خەریکی تەلەفۆنە و شەو و ڕۆژ خەریکی هیممەتە ئەوەشی کە هیچ قسە ناکە هەروەکو یەکە باشە ئەبێ قانونێکە بێ ئەو قانونە ئەندام پەرلەمان مەفهومی حەسانە پارێزبەندی نابێ بەس هەڵسەنگاندن خۆی نییە دکتۆر لە ناو پەرلەمان خۆی هەڵسەنگاندن نییە خۆی ئەدای پەرلەمانی بێژگە لە مەسلەی مۆرالی بەڕاستی ئەوەی تر ڕێنەمایی ڕەفتاری پەرلەمانی لە دنیادا بنەمای خۆی هەیە یعنی جاری یەکەم لاەنە سیاسەکان بەرپرسن لەوەی کاندامیان چالاک نەبی دەبێ ئەوانە لێ پێچینەوە و لێپرسینەوە لەگەڵ ئەندام پەرلەمانی خۆ بکەن تووشویە پەرلەمان لەوێ دەبێ بچی ئیشکەی دوام وەڵڵاهی لە جێی خۆ نییە پەرلەمانتارێک لە ڕووی مەهاراتی زمانەوانی لە ڕووی مەهاراتی قسەکردن لە ڕووی مەهاناتی لێ هاتووی لەمانەدا لاوازبی بنێنێ پەرلەمان ئەوە گرفتە گونجاو نییە لە خولی ئێمەش خەڵکە بووە 4 ساڵ دەرباز کردووە چالاکێکی وای نەبووە لە ناو پەرلەمانی من بەبەستم ئەوە نییە دیارە جەنابەت زۆر لە من زیاتر باوکانە و میهرەبانانە تر هەڵسەنگاندنەکەی بەڵام وڵی حتا من علاقەمتم لەگەڵ ئەدیبەکانە زۆرە وڵی ئەدیبی گەورەی ئەم وڵاتەیە کە قسەی لەگەڵاکەی بە سروش دوایە هەز ناکەی من و سینانەهی ئەوە وڵی خەڵکێکیشەیە لە ناو پەرلەمانە قسەکەر نییە بەڵام دەست و قەڵەم و عەقڵ و مەهارەتی نووسینی باشە لە تەنیا قسەکردن نییە باسی چالاکی دەکەم هەیە کەم قسە دەکەت بەڵام زۆر ئیشەکەت هەبوو لە ناو ئەو خولەی کە ئێمەش زۆر قسەکەش ناکە هەیە ئەم پێچەوانە ئەوەی جەنابەت دەرەی پۆپولیستەکان بەڕاستی نەخۆشیە پۆپولیستی لە ئەوروپا نەخۆشیە بۆ دیموکراسەتی ئەو وڵاتانە بۆ ئێمەش نەخۆشیە یەک بابەت هەبوو کاک هاوڕێ و کاک سەروەش ئاماژەیان پێکرد بەڕاستی ڕۆلی ئەحزابی سیاسی لە پرۆسەی دیموکراسیدا ئەم ڕۆلە کارا بکرێت زۆر لەو کێشانە چارەسەر دەبن ئەو ڕۆلە و پێشتر ئاماژەم پێکرد حزبی سیاسی کە سەردەمیانە هیشەکەن کە حزبی مۆدێرن دروست بووینە مۆریس دۆفرجێت 1950 بۆی داناوە کار لەوێ دەستی پێ کردووە ئەمە بوو نەمایە گەشەکردنی دیموکراسەتی ڕۆژاوە دیموکراسەتی لیبرالی حزبی مۆدێرن سەردەمیانە ئیشکرد دەتوانیتن هاوکارێکی باش بیت ئەدای پەرلەمانی مە باشتر بیت ئەوەی کاک سەروەر باسی کرد لەم گرفتانە پێشتر چەندی جارە هاتووە لای مە هاوکارێکی باش بووش و ئەم رخنانە بابەتینە من پێشترش هەڵسەنگاندنم بۆ ئەداییوان کردووە تا ڕەدەکش هاوکار بوومە بەڵام خودی پەرلەمان خۆی ئەو میکانیزمی لەناو پەرلەمان هەنە و میکانیزمی دەسەڵاتەکانش ئەزانی پرۆژەی یاسا دەبێت ئەسڵەن لە حکومەتەوە بێت بۆردی تەشریعی گەورەی هەرێمی کوردستان دەبێت لە حکومەتی هەرێمی کوردستان بێتن ئێستا بۆردەکیانەیە 5 کەسن 5 کەسن 6 کەسن نازم ژمارە ئێستا چەندە لەوێ پرۆژە یاساکان گەڵاڵە دەکرێن لەوێ لە ڕووی زمانەوانی لە ڕۆی ناوەڕۆک ئەمانە حاضر دەکەن دێنە پەرلەمان ئەوەی 10 ئەندام پەرلەمان بۆی هەیە پرۆژە یاسا تەقدیمی کرد ئەمە موشنن پرۆپۆزیشن لە حکومەتەوە دەبێت ئەسڵەکە لەوێ بێتن ئێستا
ئێستا شەپرزەیەکەیە تێکلاویەکەیە لەمەدا و حقت مزادێکی سیاسیش لەوێ هەیە گرنگ ئەوەیە هەموو توانای تەشریعی بدەینە ئەو بۆردا باشە حتای پەرلەمانی زانێک کە لەژنە زیاد دەکەین و لەژنەی یاسایی و ڕاوێژکار دێنین ئەمە بۆ هاوکاری ئەو بۆردی تەشریعیە بۆردی تەشریعی زۆر گرنگە و لە بواری تەشریعی ئێمە لە هەرێمی کوردستان لە عێراق زیاتر پێویستیمان بە هەیە بۆ پێداچوونەوەی یاساکان ئەوە نییە یاسا دەربکەی پێدا دەچیە ئایا گیر و گرفتی عملی تێدا هەنە چەندین پرۆژە هاتوونە لە سەرکاتی هەرێم لەوێ جارێکی تر دووبارە دیراسەتی دەکەنەوە هەوڵێکماندا کە میکانیزمەکە ئەوەی سەرکاتی هەرێم ئەوەی یاسایی کە سەرۆکی هەرێم مکلفە بۆ ئەوەی ئەم یاسا ڕاتکەت ئەم پەسەندی کە پەسەندی بکات پێویستی بارسەنگاندنەیە هەستەنگاندنەکە لە جیاتی ئەوەی لەو کاتە بە دڵنیاییەوە ئیمزا بکات بۆ ڕەدی بکات باشە گرنگە بۆردەکە ئەوش مساهمە بکەن لە باشە ئێستا بۆ نمونە بۆی ئێمە گفتوگۆکەمان نەبێ بە گفتوگۆیکی بۆ نمونە پیشەیانەی مجەڕەت کاگاوڕێ لە ڕوانگەی بڵین ڕوانگەی یاساناسانەی خۆی و تۆش بە زمانی مجەڕەتی ڕقەمەکان و مامۆستاش تەحلیل لە سیاسیەکانی بەڵام نەکردو بەڵام کاتێک من ئەمەوەی ئەمێ شەرعێت بم بەخۆم بۆی بێمەوە ناو قسەکانتان و پرسیارێکی تر بکەم ئەزانی مەبەستم چییە ئێستا خەڵکەڵێ کاکە ئەری یاسای چیتانە خۆ ئەم پەرلەمانە ئەخیر خولا فەقیرانە درێغیان نەکردووە لە دەرکردنی یاسادا بەڵام بەڕاستی لەم وڵاتەدا یاسا دەرەچێ و جێبەجێ ناکرێت یاسا مەسەڵەن یاسا بەهێزەکان وەکو هێشتا ئێمە لە سەردەمی مۆنتیسکۆیان یاسا لاوازەکان ئەگرێ و بەهێزەکان لێوی دەربازە بن کاک ڕەنج پێش ئەوەی بینە سەر یاسا گرفتی پەرلەمانی ئێمە ئەو کاتە زیاتر دەستی پێکرد کە پەرلەمانتاری لە ئەرکەوە کرا بە ئیمتیاز کە حزبەکان بەخشیانەوە ئەمە گۆڕانکاریەکی جەزری کرد لە کاری ئەندامەتی پەرلەماندا ئەمە یەک دوو کاتێک ئێمە دەڵێن ئەم پەرلەمانە باش نییە مەبەستی ئێمە ئەوەیە ئەو ڕخنانە دەگرین و بەداتاوە دەیڵێن بۆ ئەوەی باش بێت کە بەڕێزت باسی قسەکردن دەکەی دەڵێ ئەدیبێک لەوەیە نەزانێت قسە بکە بەڵام قەڵەمێکی باشی هەیە ئێمە باسی بەس ناتق نییە ئێمە باسی کە باسی قسەکردن دەکەن ئەمە زۆر لە ئەعلام زەق دەکرێتەوە ئەم راپۆرتە زیاد لە چل خشتەی تێدایە لە هەڵسەنگاندن یەک خشتەی لەسەر قسەکردنە نازانم بۆچی قسەکردن ئەوەندا زەق دەکرێتەوە کاگرنج پەرلەمانتارێک کاکە ناتق نییە لە قسەکردن خۆ دەتوانێت یادداشتێک بنووسێ خۆ دەتوانێت بە دوواداچوونێک بکات خۆ دەتوانێت بیرۆکەیەک تایەتی 4 ساڵە هیچ کام لەمە بەڵێ هیچ کامی نەکردووە چەندی پەرلەمانوان نازانم ئێستا چیت پێ بڵێم چووکە هەر خولی 6 مانگە و جۆرێکە هەر ساڵە و جۆرێکە ئەمانە زۆرە بەڵێ هەن بەڵێ لە سەتادا ئەبێ بەڵێ ئەمە یەکێکە لە گرفتەکان خاڵی دووەمیان کاکڕەت ئێمە کاتێک باسی ئەمە دەکەین دەڵێن ئەم خولە وایە ئەم خولەی پەرلەمان وەکو لە سەرەتاشدا بەڕێستان کە ئیشارەتتان پێیدا ئەم پەرلەمانە دیلی دەستی حزبە حزبی باڵا دەست و حکوومەت نایەوێت پەرلەمان هەبێت چونکە ئەگە پەرلەمان هەبێت ئەو کاتە یاسای باش دەردەچێت چاودێری باش دەبێ بەم شێوە پاشاگەردانیە نابێت کە لێ پێچینەوە هەبێ ئەمە یەکێکە لە شتەکان ئەگەر نا من ڕێزی زۆرم بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەستن غەدری لێ دەکرێت گەیشتووەتە حدێک جۆرێک شەڕ و ململانەیەک لە نێو پەرلەماندا هەیە کە پێشتر نەبووە لە خولەکانی پێشتر نەبووە کە ئێمە باسی خولەکانی پێشتر دەکەین ڕاستیشتان پێ بڵێم بەراورد بەو خولەیکە بەو خولەیکە بۆ نمونە ئەرێوە بۆ کاک عەدنان بە خولەکەی کاک عەدنان بەڕاستی ئەو خولەیکە ڕێوازخان و کاک هێمن و ئەوان ئیدارێدەن یعنی پڕە لە تەزاڕوبات پڕە لە ئۆپۆزیسیۆن پڕە لە دەنگی جیاواز یعنی نێو پەرلەماندا هەل لە نێو پەرلەماندا پەرلەمانتار جنێویان بە یەکتر نەداوە لە ئێستادا پەرلەمانتاری یەکێتی و پارتی بە تایبەتی کاتێک دێتە سەر ئەوە جنێو بە یەکتر دەدەن کاکە لە نێو پەرلەمان جنێو تەشهیر بە جەنابی مام جەلال و بە کاک مەسعود نەکراوە ئێستا بە یەکتری دەکەن ئێستا ئەندامی پەرلەمان کە تەمەشای دەکەی کە قسە دەکە بێ ئەوەی بیناسی دەزانی ئەمە پارتییان یەکێتیە گەیشتۆتە حاڵەتێکی وە گەیشتە حاڵەتێکی وە سەرۆکایەتی پەرلەمان لەم خولەدا
جێگری سەرۆکی پەرلەمان بەیانێک دەرکا و سەرۆک دژی بەیان یەکتری دەرکان گەیشتە حدێک بەڕێز کە دەڵێم خاتو ڕێواز غەدری لێکراوە غەدری لێکراوە سەرۆکی پەرلەمانە بەیانی دەرکردوانەی بەستینەوە بەیانی دەرکردووە بەس من یەک شتم پێ سەیرە بەیانەکەی بڵاو تۆ خولی یەکەم بۆ نمونە خولی یەکەم تەفزیلەکەی بەسەر دواخولا لە کاتێکە ئەگەر ئەمان قسەیان بەیە گوتووە خۆ ئەوانەی خولی یەکەم فیشەکیان بەیەکەوە نافراکسیۆنەکان کاک ڕەنج خولی یەکەم نزیکەی 59 پەرلەمانتار لە نێو پەرلەماندا مانیان گرت بە هەموو لیستە جیاوازەکانەوە باشە یاساکانی خولی یەکەم لەم خولەی ئێستا کوالێتی بەرزترە دانیشتنەکانی خولی یەکەم وەرە بەراوردی کە لەوەی ئێستا بەرزتر ئەخە کاتێک ئێمە ئەمە دەڵێن کاگرەت معقولە تواکەی ڕاوەستە ئەمە خولەکەیە با ئێستا بێمە سەر دانیشتنەکە خولی یەکەم بە 9 ڕۆژ دانیشتنێکی کردووە باشە خولی دووەم بە 6 ڕۆژ دانیشتنێکی کردووە خولی سێیەم بە 5 ڕۆژ دانیشتنێکی کردووە خولی پێنجەم بە 13 ڕۆژ دانیشتنێکی کردووە ئەمە بەراورد نییە دانیشتنی پەرلەمان ئێمە گرفتمان نییە دانیشین یەک دقە یاساکانت پێ بڵێن لە یاساکاندا وەرە بزانە بین بۆ خولی پێنجەم بە نیوەی خولی یەکەم و دووەم و سێمیش نییە کاگرانس قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە کاتێک دەڵێن معقولە خولی پێنجەم هات تەمەنی خۆی درێژ کردەوە تەمەنی خۆی درێژ کردەوە بە نایاسایی گەیشتوینەتە حدێک ئێستا برا عەرەبە چاوڕەشەکانمان ئەوە لە دادگای فیدرالی و لە بەغدا بڕیارەکەش دەردەچێت طبعاً پێشمان دەڵێن بۆ یەک جاری تر بۆتان نییە تەمەنی خۆتان درێژکەنەوە بە ناقانونیشی دادەنێن لە کاتێک ئێمە دەمانویست ئێستا حەزموندی خۆمان بگوازینەوە ئێستا تۆ ئەندامی پەرلەمان بوویتە بەڵێ حیزبەکەت بیوتە وەرە دەرێ لە پەرلەمان بکشێنەوە ناکشایتەوە مەرز نییە لە ئەندامی پەرلەمان بووم زۆر شتیشم کردووە کە باوەڕم پێی نەبووە وەزیر بوویتە سەرۆک باوڵ بیوتە بکشەرەوە ناکشایتەوە بەس دەکرێت بزوتنەوەی گۆڕان بیوتە بکشەرەوە ناکشایتەوە مامەستا سەلاحەدین بە وەزیرێکی بڵێ بکشەوە ناکشێتەوە ئەگەر حزبی بم بڵێ دەبێت پابند بم بە بڕیاری مەبەستم ئەوەیە ئێوە بۆ ئەو پەیوەندیە ئۆرگانیکیی نێوان دەسەڵاتی دادوەری و یاساکردن و جێبەجێکردن نابینن کە هەمووی بە حیزبی و مسەیەس کراوە وتم پێژەی سەمنیش ئەمە وت منیش قسەی بەڕێستانم کرد ئەگەر بکەمەوە من یەکەوانی دووکەوانەوەیەکەوانە خراپە مداخلەیە کاتێک دەڵێن ئەم خولە وایە ئەم خولە هات تەمەنی درێژ کردەوە لە هۆکاری جێبەجێکردنی یاساکەی ئەمانەی خوارەوە هاتبوو لەسەر دەستور ئیش بکە هیچ ئیشێکی نەکردووە ماوەی 5 مانگە هیچ ئیشێکی نەکردووە یاسای هەڵبژاردن هەموار بکاتەوە ماوەی 5 مانگە هیچ ئیشێکی نەکردووە تۆماری دەنگدەران پاک بکاتەوە هیچی نەکردووە کۆمیسیۆن کارا بکاتەوە هیچی نەکردووە باشە ئەم قسانەی کاک سەروەرێک کاتەوان من 2 دقیقە لە تۆ قەرزەکەم دوای 3 دقیقەی بنەوە تانی دڵی گەورەیە مامەساوانەی گوێن ئەندام پەرلەمان گرتووەنا نقطە نظامیەکان ئەم قسانەی کاکە سەروەر فەرمووی و هەموو گفتوگوانەیە کرێوەکو و پەندە کوردەواریەکە وایەڵێ هیچ دووکەڵێک بەبێ ئاگر نییە ئێمە باشتر وایە قسە لەسەر ئاگرەکە بکەین ئەمانەی کە بینین ئەنجامن بۆچی پەرلەمان ژمارە یاساکانی کەمی دەرکردووە بۆچی ئەدای پەرلەمان لاوازە کێشەکان لە بنشینایە سیاسی و باسمان کردوتمان بەداخەوە ئێستا بارودۆخە کاتوە ئەگەر جاران بەس ڕەخنای ژیرایان وڵایەکێتی و پارتیوان ئێستا ئەو حیزبە تازانی کە تازە لە دایک بوون و وەکو خوانەڵەن لەسەر تەرزێکی تازەی ژیانی مۆدرنی حزبایەتیش دروست بوون بگرێت لە یەکێتی و پارتی حیزبەکەی ئێمە زۆر خراپتریشن یعنی لەوێ کۆیلایەتی و پابندبوون بە حیزبایەتی ئەمەە مەترسیدارە گەشتوتە حدێک کە هیچیشان پێ ناکرێت کەواتە ئێمە ئاگرەکە پەیوەندی هەیە بە حیزبەکانەوە ئەبێ ئێمە هەمومان ئەوەی لە ناحزبەکانە ئەوەی لە دەروی حیزبەکانە بە حیزبەکانی وڵاتەکەمان بڵین مۆزوعەکە لە پەرلەمان گەورەترە کاتێک ئەم شێشانە ڕۆیە وڵاتەکە زەرەرەکە ئێمە ئەم شێشەیە کە لە کوردستانە هەیە پەرلەمانمان جا کردوێتەوە حکومەتمان جا کردوێتەوە ئەنجومەنی دادوەریمان جا کردوێتەوە ئەم پرەنسیپی جاکردنەوەی دەسەڵاتەکان لە هیچ کولتوریشی ترا بەم شێوەی ئێمە معاملەی لەگەڵا نەکراوە بەڵکو ئەڵێن دەوڵەت بە مەفهومی ئەوەی کە خزمەتگوزاری گشتیە جامە پەرلەمانێکە محکەمەیەکە ئەنجومەنی وەزیرانێکە ئێمە واز لەم دابشکاریە بێنین ئێستا لەبەردەم هەڵبژاردنێکی تازایین
تکایە حزبەکانی کوردستان، تکایە کاک بافڵ، تکایە کاک مەسعود، تکایە مامۆستا سەلاحەدین، معقولە لە حیزبەکانتانە چەند خەڵکیێکی باشی تیایە بینێرن؟ خەڵکیێکی بە کەفاعەت بنێرن، هیچ نەبێ کوردی بزانێ، کاکە ناڵێن ئینگلیزی بزانێ، هیچ نەبێ باە ئەوە زانیاری گشتی هەبێ لەسەر مەسەلەکان، هیچ نەبێ حیزبەکە خۆی لێ پێچینەوەی لەگەڵا بکە. وڵاوەرە تۆ چەند مانگە لە پەرلەمان قسە نەکردو بۆچی ئیسیقالە ناکەی؟ خۆی لە زۆر وڵاتی دنیاە دەزەکا شەشانەوەی پەرلەمان بۆ بە عیبە، ینی وەکو عیبەیەک دەزەکارە کێشێتەوە. کاڵی 6 مانگە تۆ لە پەرلەمانی نەقسە و کردووە، نەچووی بۆ دەوام، نە هیچ شتێکە کردووە دەزەحمت نەبێ بڕۆ دەستەکار بکێشەوە. کەواتە شەشەکان کاک سەروەر لە حیزبەکانەوەیە، شەشەکان بەتەنها لە ناو دام و دەستگای پەرلەمان خۆیەوە نییە. وڵا بزانام زیاتریش قسەم شەر لەسەر ئەو بابەتە بەڕاستی ینی خۆیمە ماوەیەکی قسە لەسەرەوە دەکەین وردەکاری ناو پەرلەمانی کوردستان چی دەگوزارێت، بەڵام ئەسلی مەسەلەمان لە بیر کرد باسی لێ بکەین. دیموکراسەتی ئێمە خۆی دیموکراسەتێکی تەوافقیە، دیموکراسەتی سازانە، ئەما لە 4 وڵاتی هەرە گەورەی ئۆروپیش ئەم دیموکراسەتە پەیڕەوکرابە، دیموکراسەتی زۆرینە و کەمینە نییە و ئەمە تا ڕەدێکی باش پەیڕەوکرا. لە دوای دروستبوونی دیاردەی گۆڕان و پەیدابوونی گۆڕان بەڕاستی نەریتی سیاسی گۆڕا بەرەو لە جیاتی هاوکاری و هەماهەنگی و سازان بەرەو ڕکابەرێکی تند. ئەم ڕکابەری توندا لە 2009 تا ئێستا بەردەوامە. ئەو لەهانی تری سیاسیش بەرکەوتن، حتا پارتی و یەکێتی لە قۆناغی اتفاقی استراتیژی گۆڕان لە اتفاقی ڕکابەری لەبەر ئەوە لە ناو پەرلەمان ئەو گرفتە هەنا و ئەو گرفتەش بەردەوام دەبن. دەگەڕێینەوە بۆ شێوازی بنەڕەتی کە دیموکراسەتی ئێمە لەسەر بیناکراوە لەگەل ئەوەی دەتوانی باشتری بکەیت. ئێمە لە عێراق دیموکراسەتی تەوافقیمانەیە، بەڵام مەجلیسی ئیتحادیان پەک خستووە زدی بەرژەوەندی ئێمەی خەڵکی کوردستان. ئێمە لە هەرێمی کوردستان پەرلەمانمانەیە لەوێ یاساکان بە زۆرینە و کەمینە دەردەچن. میکانیزمە گرفتی میکانیزمانەیە شێوازی ئیشکردن. دەکرێت چاکی بکەیت لە مێژەوەش پێشنیار کرا ئەو بیرۆکەی سێناتێک لە هەرێمی کوردستان هەبیت، سێناتێک لە هەرێمی کوردستان هەبیت، ئەو کەفاعەتەی تو ناتوانانی بەدەنگەوە بینی دەتوانانی بە تەعینەوە بینیە وێرێ. سەرۆک پەرلەمانێک بۆ لە ماڵی دانیشیت ئۆتۆماتیکی لە ئیتالیا دێنە ناو ئەنجومەنی سێناتەکە. سەرۆک وەزیرانێک لە سەرۆکاتی وەزیران نەماوە، وەزیرێکی باش لەوێ نەماوە، هەندێک هەیە بە پلەی پۆست. ئەو حیزبانەی بەرەی کوردستانیان تەسیس کردووە، هەندێک لەوانە ئێستا ڕۆلیان ئەوەندە نەماوی ئۆتۆماتیکی دێنیە وێرێ. 50 کەسێک 40 کەسێک 30 کەسێکی باش بێنەوێرێ دەتوانن هاوکارێکی باش بن بۆ ئەوەی کە لە بەلانس لە ناو پەرلەمان ئێستا بە شێوازێکی زۆر ئەوەیە هەستیاری لە ناو پەرلەمان ئیش دەکرێت. ئەمە زورینە دروستەکەت دژی ئەمە هەموو بابەتن دروست بووینە لەبەرەوە ئێمە پاشگەز بووینە لە پرینسیپەکانی دیموکراسی تەوافقی. دەکرێت ئەمانە چاکەین بەلێ دەکرێت. ئەو شێوازە دەتوانێت ببینی ببیتە گەرانتیەک. یەکەتی مافی نافەوتێت لە ناو پەرلەمانی کوردستانش زورینەیەک دروستبین نا لەوێ ئەنجومەنێکی تر هەیە ئەنجومەنی سێناتە دەتوانێت پارێزگاری لە مافی ئەساسی یەکەتی نیشتیمانی کوردستان. پارتیش بە هەمان شێوە، یەکگرتوش بە هەمان شێوە، گۆڕانش بە هەمان شێوە. ئەمە هاوکار دەبیت. پرۆسەی سیاسی کاراتر ببیتن، پرۆسەی دیموکراسیش وەکو پێویست بڕێوەچیت. دیموکراسەتی تازە پێگەشت و لە هەموو دنیادا گرفتەکانی زیاترن لە دیموکراسەتی جێگیر. ئێستا چەند پەرلەمانتاری پەرلەمانی تورکیا بێن قسە بکەن لەسەر وردەکاری پەرلەمانی تورکیا ئەمە دەوام دەکاتەمە ناکاتەوە مەشاکلی گرفتی یەک جار زۆری تێدانە ناڵێن بەراورد طبیعی پەرلەمان ئەوەی جێگرەکان طبیعی ئەوە وەزعیوان باشتر لە وەزعی ئێمە، بەڵام دەکرێت ئێمە لێرەدا بە چەند چومکەی ئەساسی یەک سەردەمیکردنی ئەدای پارتە سیاسەکان خاوەن دەرکەون لە پەرلەمان و بایەخی زیاتر بە پەرلەمان بدەن، بایەخی زیاتر بە فراکسیۆنەکانی خۆ بدەن، جویان لێ بگرن. ناکرێتن تو 6 مانگ لانی سیاسی لەگەڵ فراکسیۆنی خۆ کۆنەبیتەوە. ئەمە خراپە. دووەم شێوازی ئیشکردنی پەرلەمانی کوردستانش پێداچوونەوەیەکی زۆر باشی دەوێتن. سەکاگاڕە دوو فۆرمی خستەڕوو تاوان چەندین فۆرمی جیاوازەیە، بەڵام بەڕاستی مۆدلی بڵێن دەستگای تەشریعی ئەمریکی مۆدلێکی باڵایە، ناکرێ خۆتی لێ بدزیتەوە. بۆ نمونە بەڕاستی ئەم دوو ئەنجومەنیە ڕەنگە چارەسەری هەندێک لە کێشەکان بکاوەکو کاگاوڕێژ فەرمووی ڕەنگە بەڕاستی نوعێ لەگەڵ ئەڵفەڕی ڕێز و حورمەتم ناڵم پەرلەمان بێشکۆیە، بەڵام ڕەنگە خەڵکێکی قاڵبوو بە تەمەنتر و کواڵتیەکی زیاتر بۆ پەرلەمان بگەڕێتەوە. تەسەورەکە یەکێتی و پارتی هیچ گۆڕانێکی بنیادی ئەم جارە بکەن پێش هەڵبژاردن؟
یا هەر بە یەک بازنەی و هەر بە نەخۆ ئێستا اتفاقیان کردووە لەسەر چوار بازنەی لەسەر چوار بازنەی و دوو ئەنجومەنەکە دەبێت بە یاساکی تر پێداچوونەوە بکەی بەڕایمە لە ناو پەرلەمانی لە ناو دستوری هەرێمی کوردستاندا کە پەلێلێ بکرێت ئەمە جێگیر بکرێت ئەمە جێگیر بکرێت کاتی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لە هەر 4 ساڵ جارێک زۆر وڵاتی دنیا دەڵێن لە شەمبەی دووەم شەمبەی سیام لە هەفتەی دووەم لە مانگی نوێی ئەم ساڵە نابیتن دواتر ئەمە نییە ئەمە ناچتە خانەی دانوستاندنی لاەنە سیاسەکە ئەی با بۆ خەڵکیش زانیاریەکەت لێ وەربگرم پرۆدیوسەرەکەم زۆر جەختم لێ کاتەوە لێو بپرسم بزانێ لەگەڵێکەتی هیچ خەبەرێکی تازە هەیە گەیشتونەتە چی بۆ مەسەلەی هەڵبژاردن لیستی کراوەیە داخراوە نێمچە کراوەیە اتفاق لەسەر ئەوەیە تۆمارێک دەنگدەری بەغدای 2021 بۆ ئەم جارە بۆ ئەم خولە ئەمە پەیڕە و دەکرێتن و 4 بازنە و لەسەر کۆتاکان ئەوە بوو کە کۆتاکان خۆیان نوێنەری کۆتاکان لەگەلی وێن لەسەر شێوازێکی دەنگدان پێک بێن ئەوەش پەیڕە بکەن و تەسەوەر دەکەم من بابەتانە یەکلا بوونەتەوە کورسی کۆتاکانێکی و پارتی گەشتونە اتفاق لەسەر هەر 11 کورسی وەکو جاران ببینن کەم نەکرێنەوە هەندێک لەولانە داوای کورسی زیاتر دەکەن ئەوش داواکی ڕەوایە بەڵام تەسەوەر دەکەم لە بارودۆخی ئێستا زیاد ناکرێن بەرحال ئیشەڵە زیاد بکرێن کەواتە لەگەڵی لەسەر هەڵبژاردن کێشەتان نەماوە نەکێشە نەمایە لەسەر ئەم ساڵ هەڵبژاردن دەکرێت ئەم ساڵ هەڵبژاردن دەکرێت لە مانگی چەند دیار نییە بەس لە مانگی لە مانگی بداتی 11 کۆتایی مانگیدا لەو ناوانێک دەبێت وە کاتێکە گونجاو بیت هەر لە ڕووی کەش و هەوا گونجاو بیت قوتابخانەکان ئەو کاتە دەبێت تعتیل بن چونکە لە بنکەکانی دەنگدان لەوێنە و ئەو تا ئەو کاتە ئینشاڵڵا کەش و هەوای سیاسیش باش بیت هیچ لایەنێک معارض نییە کەواتە ئێستا لەسەر کەس نەبووە پێشترش معارض نەبوو بەڵام بیرروکەیەکە بوو کە هەندەلانی سیاسی ئەو بارودۆخەی هەیە لە هەندە ناوچەی کوردستانەمانە گونجاو نییە بۆ هەڵبژاردن دەنگدەر وەکو بڵێن ینی حەز و خواستی دەنگدەر تا ڕادێک وەکو بڵێن لەگەل ئەوە نییە لەگەل هەڵبژاردن نییە ئەوە بیرروکە بوو چوینە ژێرە و بیرروکەیە پارتی و یەکەتی زیاتر ئەمێ داوایە دەکرد لایانی تری سیاسیش هەبوون پێی خۆش بوو تەنیا ئەولانە سیاسیش دەبێت ئینسان بۆ قسایك بۆ خودداش بکات ئەوەی داوای دەکرد هەڵبژاردن لە کاتی خۆ بکرێتنەوەی نوێ بوو ئەوانە بە قسە و بە دەنگێکی بەرزەوە داوایان دەکرد ئەنجام بدرێت پارتیش لەگەلەوە بۆ ئەنجام بدرێت بەڵام لەبەر ئەوەی بۆ لە پێناوی سازانی سیاسی بە تایبەتی لەگەڵ هەواڵانی یەکێتی شیماوای کردووە کە پارتی و نەوەی نوێ بینتان باشتر بێ و پارتی لەگەل هەموو لەکەنەوەی نوێ داوای هەڵبژاردن یەکە لە هەمووی زیاتر پارتی پێخۆشە لەگەل هەمویان تەبابیت بەڵام وڵی تا ئێستا نەبینیوە نەوەی لەگەل کەس تەبابیت بۆ مەسلەی تۆماری دەنگدەرانی عێراق لەگەڵەمەی هەرێم کە جیاوازی هەیە نەبووە بە هیچ گرفتەگیان نابێ لایەندا جیاوازێکی وان نابیت تۆماری دەنگدەری ئەوەی عێراق لەگەل هەریگەم ئەو ناکۆکەی هەندێک ئاماری کەمی تێدایە کاکەورێش زانیاری باش هەیە لەسەری گرفتێکی وان نابیتن دوو ئەوەنە ئەوەی بایعە زایدەنەوەی توماریدە ئەوەی گرنگە لەوێ بایومترێکەیە بایومتری کاتی و ئەوانە بەکار نایەنێن ئەمجارە پارتیەکێتی مردوەکانمان دێنەوە بۆ دەنگدان بەتەکیت هیچ جار مردوو نەچووە دەنگدان بەڵام ئەو دیاردە هەیە زانین پێشترش باستان کرد دیموکراسیەت پرۆسەی دیموکراسی لە دنیادا وێنەیەکی نییە 100% سپی بیتن هەندە خاڵی ڕەش هەر تێدانە ئێستا ڕاز نەبوو کە پێشوترەوە پۆسیۆنی و بەناوی مردووەدراوە ڕاز بوو بە ڕێژەی ڕاز بوو گرفتەکان بە ڕێژەینا سیاست بە ڕێژەیی دەکرێت تا 3% ئەنی تەزویرش لە کۆمسیۆن مەقبول ئەزانی لەسەر تۆم زۆر بەڵام باک پرسیاری شتە بکەم و قەرزاری شتم لە شتێکە چونکە لە هەرچەندە بۆ ملێت و نەتەوەی خۆتە کردووە لە کەمپینی ڕەنجی شەهیدانێکێک بووی لەوانەی کە هاوکارم بووی سپاسە دەکەم نمونەت زۆر بێ بەڵام چونکە خۆت پیاوێکی هێمنی هەرڵی شتەکان هەمووی ڕێژەین لای پارتی و یەکێتی و حیزبەکان شتەکان ڕێژەین بەڵام بەخوا بێتاقەتی لای خەڵک مطلقە ئەوە بزان باوەڕ بکە کاکە ڕەنج ئەنی من ڕێز لەو خەڵکە دەگرم ڕێز لە خۆش دەگرم
تو ڕازگۆ نەبی لەگەڵ خەڵک ڕازگۆ نابی لەگەڵ خۆتش دوزانی بێتاقەتی خەڵک هەندێک سوسیال میدیا ڕۆڵێکی زۆر خراپی هەبوو لە بێتاقەتکردنی خەڵک و بێزارکردنی خەڵک ئەوەندە تشتی بێسەروبەریانی ناوە لە بەرچاوی هاوڵاتیان داناوە تشتە بە نرخەکان ئەوەندەیان سوک کردووە بەداخەوە هەموو گوناهەکەی سیاسەکان نییە باوەڕ بکە بڕۆ تەماشا بکە سیاسەکان چیان کردووە و ئەو خەلکانەی بڵێ بابەتی هیچ بابەت نییە دەکەتە بابەتی سەرەکی لە ڕای گشتی لە هەرێمی کوردستان وەڵڵاهی ڕای گشتی لە هەرێمی کوردستان ئەوەندە خراپ بەڕێوە دەبردرێتن و سەدا پێنجش لایەنە سیاسەکانیە ئەوەی ئەو ڕۆڵە خراپە دەگێرن بەڵام بەخوا زۆری سۆشیال میدیا حوشەی پشتەوەی حیزبەکان خۆیانە پارتی مەجموعەیەکی هەیە یەکێتی مەجموعەیەکی هەیە ئۆپۆزیسیۆن زۆرتر لەمانی هەیە یعنی باوەڕ بکە هەر یەکە و ئێستا پەی گیان هەیە و چی دروست دەکەن و باوەڕ بکە ئەوە دیاردەی زۆر کی لە پشتەوەوی دیاردەی هەر خراپ پەروەردەی نیشتیمانی ئەوەی پەروەردەی نیشتیمانی تێکی داوە ئەم دیاردانە ناوەی لە سوسیال میدیا دەگوزارێن ئێمە وای لە هاتووە خێزانی خانەوەدەی شەهید بێزار بووە ئەو ڕۆلی پێشمەرگەیە کە ڕۆڵێکی پیرۆزە دەبە بایەخی زیاتری پێ بدەین ئەو مەسەلانە بووینە مەسەلەی لاوەکی مەسەلەی تری هەندێک مەسەلەی زۆر کچکە ئەوە بووینە من بابەتی سەرەکی بەڵام ئەوش پێویستی بە باسانگاندنێکی ورتر هەیە لەوەی ئێمە قسە دەکەین من حەزەکەم دوا قسەت لێوە بگرم بۆ خەڵکی کوردستان چونکە کۆتایی پرۆگرامەکەیە ئەو گرفتانەی کە باس کرا دەتوانم بڵێم هۆکاری سەرەکی حزبە سیاسیەکانن کە لە دەستورەوە دەست پێ دەکات چونکو ئێمە دەستورێکمان نییە ئەگە دەستورمان هەبوایە دادگایەکی دەستوریمان دەبوو کە دادگای دەستوریمان هەبوایە ئەو کاتە شوێنێک دەبوو هانای بۆ بین ئێمە باسی پەرلەمان دەکەین کاگرانج پارتی پەرلەمان دادەخا شوێنێک نییە سکاڵای لێ بکرێ یەکێتی پەرلەمان پەک دەخا شوێنێک نییە سکالای لێ بکرێ پەرلەمان تەمەنی خۆی درێژ دەکاتەوە شوێنێک نییە سکالای لێ بکرێ پەرلەمان سەر بەخۆیە بە پێی دەسەڵاتەکان بەڕێستان باشتر دەزانن سێ دەسەڵاتی جیاوازمان هەیە بەڵام چۆن پەرلەمانێک دەتوانێت کار بکات هەتا بۆ موچەکەی و بۆ بودجەکەی چاوی لە دەستی بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتی دارایی بێت چۆن دەتوانێت کار بکات ئەمە خاڵێکە خاڵی دووەمیان لە دیوێکی تردا بەشێکیان کە دەڵێن پەرلەمان لێ بەرپرسیارە ئێمە چوار دەستەمان هەیە کاگرنج هەر چوار دەستا کە پێش ئێستا وتت بۆ پەرلەمانی یاسا پێشێل دەکات بەڵێ پێشێلی دەکات هەر چوار دەستەی کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەوە 5 ساڵە تەمەنی بەسەر چووە 4 ساڵە بەسەر چووە کۆمیسیۆنی نەزاهە باس لە نەزاهەتم بۆ دەکات بەڵام 5 ساڵە سەرۆکەکەی بە نایاساییە دەستەی مافی مرۆڤ بە هەمان شێوە لەو دوایە گۆڕا و دیوانی چاودێری بە هەمان شێوە ئەمە پێشێلی یاسایی نییە چۆن دەکرێت دەستەیەک سەر بە لەژێر چاودێری پەرلەمانی کوردستاندا بێت کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە ئێمە باس لە نەزاهەتی هەڵبژاردن دەکەین کە کۆمیسیۆنی بەناو سەر بەخۆیە هەرچەندە نوێنەری حزبەکانی تێدایە بەڵام حکوومەت لەو لاوە نەسریەیەکی 10 ملیۆن دیناری بۆ ببڕێتەوە بۆ ئەوەی وەکو بەردەست کۆمیسیۆن سەرۆکی کۆمیسیۆن یان چێ سەرفی بکات پەرلەمان لەکوێ ئەم لێ پێچینەوەانەدایە کاک هاو باشە یەک پرسیاری کۆتایی ببوورە هەڵسەنگاندنت بۆ زۆربەی دام و دەستگاکان و خولەکان و پەرلەمان و پەرلەمانتارەکان کرد ئەکرێ بزانم پرسیاری پەرلەمانتارێکی خولەکانی پێشوت لە یەکەم هەڵسەنگاندنت بۆی چییە دکتۆر سەروەر عەبدوڕەحمان ببوورە دووبارەکەیتەوە واتە هەڵسەنگاندنت بۆ ئەدای خولەکان کرد بۆ پەرلەمانتارەکان کرد هەڵسەنگاندنت بۆ خۆت چییە وەکو پەرلەمانتارێکی پێشوو بە سێ ڕستە من پرسیاری شخصی ناکەم بەڵام پرسیارێکی جوانە دەتوانم بڵێم من لەو ماوەی پەرلەمانتار بووم وجدانی خۆم ئاسوودە کردووە هەڵەشم کردووە لە هەڵەکانیشم داوای لێبوردنیشم کردووە زۆر باشە سەرکەوتوبی دووبارە سوپاس کە ماندوو ئەبیت بۆ نەتەوەکەت و دەستخۆش بۆ ئەنستوتی پێی هیوادارم حزبەکان سوود لە جهد و ماندووبوونەکانت وەربگرن وەکو هاونیشتیمانیەکی دڵسۆزکە دوای ئەرکەکەشە پشکداری سیاسیەکەی بە ڕێگایەکی مەدەنیانە کاکا ڕێدوا قسەت ئێمە منەوە ناڵێ مەڵێم وڵاتەکەمان هەموو شتێک بە ڕوتێکی معتەدیلانە ئەڕاتە پێشەوە و پێداویستی سەرەکی ئێستا لە وڵاتەکەمانە گەشە پێدانە لە ناو پەرلەمان گەشە پێدان لە ناو حکوومەت گەشە پێدان لە ناو کردی تایبەت گەشە پێدان
مامۆستای خۆشەویست دوا قسەی جەنابەت وەکو سیاسەتمەدارێک وەکو ئەکادیمیەک و وەکو کەسێک کە ئیداری ئەو دەستگا تەشریعەت کردووە بۆ خەڵکی کوردستان بۆ ئایندەی دەنگدان بۆ پەیوەندی حیزبەکان دەبەرەوە تۆزە کاتت زیاترێ مەفت بفەرموو. باوەڕ بکە بەرنمێکی زۆر گرنگە خۆسکەش زنجیرێکی بەرنامەی هاوشێوە ئێوە ئەنجامی بدەن لە پێناوی ئەوەی بەرچاوڕوونی زیاتر بە دەنگ دەرببەخشن. وەڵام من لە دڵی خۆمەوە ترسام گلی بکەی بڵێ بەرنامەیەکی خراپە. نەوەڵە گلەی ناکەم و ئینشاءالله مەسەرەتا بیت دەستگای تری ڕاگاندن بایەخی زیاتر بەوە بدەن زانیاری بە دەنگ دەربدەن بەرچاوڕوونی بۆی دروستکەن هانی بدەن. ئاراستەی بکەن هەمووی پێویستە بۆ دەنگدە لە هەرێمی کوردستان چونکە سەر لێ شێوانێک هەیە لە ناو کۆمەلگای ئێمەی کە خەلکانەکە بیتن پەرلەمانی کوردستان موسسێکی گەورەی ئەمەرێمەیە بڵێتن پەرلەمان بۆ چییە یاسا بۆ چییە و مشغولی تشتی لاوەکی ببین خەڵخانەوەی خۆ بفرۆشیت ڕێگای هەندەران بگری نازانین بەکوێ دەگەیت ئەم بابەتانە هەمووی لەبەرەوە دیموکراسیەت بە موسساتە فۆکویامە زۆر تەرکیزی لەسەر موسساتە و لەم موسساتەش بەڕاستی پەرلەمان هیچ جێگرەوەکی تری نابیت ئەم پەرلەمانە دەبێ بەهێز ببیتن بەهێزیەکەش لە دەستی کیانە سیاسەکانیدایە کیانی دستوری هەرێمی کوردستان بە دەستی کیانە سیاسەکانی هەرێمی کوردستاندایە کیانی سیاسی لایەنی سیاسیە حزبی سیاسیە ئەمانە دەتوانن بپارێزن نە لە دەستی کەسی تردایە کەسی تر ناتوانین لە دەروی هەرێمی کوردستان ئایندەی ئەم کیانە یەکلا بکەتەوە غەیری لایەنی سیاسی. ڕستەی کۆتایی فەرمایشتەکانە بۆ خەڵکی کوردستان چییە و ماڵاوای بکەن بۆ خەڵکی کوردستان خاوەنی سەرلدانن خاوەنی ئەم پەرلەمانەنە خاوەنی ئەم ئەزمونەنە و خەڵکی کوردستان تکایە بەردەوام بن بۆ تەفاعل لەگەڵ پرۆسەی سیاسی پاشگەست نەبن دۆر نەکەون و لە گەلانی تری سیاسی فشاری درست هاندانی درست بۆ ئەوەی پەرلەمانێکی باشترمان هەبیت. دەستخۆش زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان جەنابی دکتۆر جەنابی کاکاڕۆ جەنابی دکتۆر سەروەر دووبارە سپاس بۆ ملاکتان بینەرانیێژە کاتێکی خۆش بە ئومێدیەوەی کە ئەمەش دیسان هەوڵێکی تر بێ بۆ ئەوەی کە هەمومان وەکو دکتۆر فەرمووی پشکداری سیاسی بکەین بە ئاراستەی چاکردن و باشترکردنی هەلومەرجی گشتی سیاسی وڵات کە پەرلەمانێکێکە لە ڕەکیزە بنەڕەتیەکانی خواحافیز بەخێربێن.